ئەم کاتەتان باش دۆستان ئازیزان، خۆشحاڵم وە جارێکی کە لەگەڵتانە شادە بمەوە لە پێگەکەی خۆتان، لە سەکۆکەی خۆتان، لە فیلم سازان. ئازیزان، ئەلبەتە هەمومان نەزانین کەسی کۆمەڵگە خۆی بەدەستی خۆی لە ماڵەکەی خۆی بترازێ، بۆ ئەمەیان مەبەستم زۆری نەیە. لە ژووری نووستن و دانیشتن و چاشتیەکەیەوە، ئاشپەزەکەیەوە، بە هەر چوار دەوری خۆیە سەرڕێگەی ڕۆژانی ڕێکردنی خۆی کاچێ بۆ سەر کار پیسی ئەکات، بە فڕێدانی لە سادەترین شتەوە تا گەورەترین شت، ئەو شتانەی کە نامۆن بە خاک و بە ژینگە بەداخەوە. هەروەها هەر شتێک لە پێکهاتەی ئەو ژینگەیە نەبوو، وەک لە ئاو و خۆڵ و هەوا، ئەگەر لەوانە دروست نەکرابوو، پێکهاتەیەکی دروستکراوی جیاوازە لە سروشت و شینگە. زۆرینەیان کیمیاوین، جگەرەیەک کە جیاوازە لە سروشت، زیانی زۆر گەورە بە تەندروستی هەر هەمووانەگەیەنێت، لە نەمامێکەوە، لە مێروویەکەوە تاکو مرۆڤ، کە بەس مرۆڤ لەم سروشتەیە لەو ژینگەیە ناژێت. ژینگە سروشت هی ئەوانیشە، هی جیایەکە، تەڵە جیایەک، هی مێرولەیەکە، هی هەموو مێرووەکانە، هەموو مێرووەکان، هەموو بنەوەرەکانی تر، هی هەموو گەردیلەیەکی ناو هەوایە، هی بەس مرۆڤ نییە. بەڵام مرۆڤ زاڵمترین بوونەوەرە کە هەموو شێوانووە بۆ بەرژەوەندی خۆی. بەداخەوە وەک دەسەڵات و بڕێک لە کەسانی کۆمەڵگا ئەوان کەم تەرخەمن، ئەی ڕۆشنبیران و هونەرمەندان بۆچی؟ بە تایبەت بواری فلیمسازی بە هەموو چەمکەکانیەوە ئەوان بۆچی؟ ئەی ئەبێ ئێمە لەم وانەیە ئەمڕۆدا لە فلیمسازانەوە، ئێمە و ئێوە ئەبێ داوای چی لەو کۆمەڵگایە بکەین بۆ ئەوەی دەستپارێز بن بەرامبەر بە ژینگە، بۆ ئەوەی ژینگە و سروشتی وڵاتەکەمان بە جوانی بپارێزین. بۆ وانەکەی ئەم شەومان هاوڕێی ئازیزم کاک خالید سلێمان، نووسەر و شیکەرەوە و لێکۆڵەری بواری ژینگە لەگەڵمانایە، و هەروەها تابانخانیش وەکو خانمێکی ئەکتەر و ئەشمەوێ لەمە و دوا بۆ لەمە و لا تابانخان هاوکارم بێت لە فلیمسازان، ئەگەر هاتوو لەمە و دوا جارجارێکین بوو ئەو پێشکەشکار بێت، هەرچەندێ سەرەتایەتی بۆ پێشکەشکاری، بەڵام ئەمانەوێ بە هەمومان بەشدار بین، کەسانی کەش بێنە ناوەوە. کاک خالی جان، پرسیارەکەم لێرەوە دەست پێکەم. وەکو وتم، ئەگەر کەسان تاکی کۆمەڵگا کەم تەرخەم بن، ئەگەر دەسەڵات کەم تەرخەم بێ، ئەگەر زۆر لایەنی تر کەم تەرخەم بن، بەڵام ڕۆشنبیران و ئەدیبان بۆچی؟ و ئەمان ئەبێ چی بکەن و چۆن پێی هەستن؟ من لێرەوە ڕووی پرسیارەکە مەکەمە بەڕێستان و کامیرەت بۆ بەجێ ئێڵم. تابان خان، من و تۆ چینە دەرەوە، با کاک خالید خۆی بەردەوام بێ و فەرموو یاخوا بەخێر بێ. کا خالید جان، زۆر سپاس کاک سەرکەوت، زۆر سپاس تابان خان، سپاس بۆ ئەم میوانداریە، و خۆشحاڵم لەگەڵتانم لەم دیبیت هەیە بۆ قسەکردن لەسەر بابەتێک کە بەڕاستی تا ساڵانێکی پێشوو ئەم بابەتە وا لێکەدرایەوە کە ئەمە بابەتی ئەو کەسانەیە کە خەمی کۆمەڵگەیان نییە، خەمی سیاسەتیان نییە، خەمی ئابوووریان نییە، خەمی کللتوریان نییە، تەنها کەسانێکن حەزیان لە سروشتە و حەزیان لە سەوزاییە و حەزیان لە ژیانی کێویانەی گیانەوەرەکانە. بەم شێوەیە لێکەدرایەوە، یعنی بە شێوەیەک لە شێوەیەکان ئەم بابەتە نەک تەنها لە ناو کللتور و هونەرە، لە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەکان و لە نێوان سیستەمی بەرهەمهێنانی خۆراک و لە ناو ئابووری و لە ناو سیاست و لە ناو فکرە جێگەی نەبووە. هەڵبەتە
ئەگەر بگەڕێنەوە سەر هەندێک سەرچاوەی فکری و فەلسەفی و هەنێ سەرچاوەی ئەدەبی باس کراوە، بەڵام بە شێوەیەکی کەم باس کراوە. بەگشتی مەسلەی ژینگە ئێمە کاتێک بە ئاگا هاتینەوە کە لەناو قەیرانێکی گەورەی ئاژین، یەکسەر هەستمان کرد باشەمە چی ڕوویداوە، بۆچی ئێمە کەوتینە ناو قەیرانێکەوە، ئەی بۆچی ئاگامە لێ نەبوو. بەردەوام باسی هەموو شتەکانمانە کرد، ئاین و فکر و فەلسەفە و هونەر بە هەموو ژانڕەکانی هونەرەوە، و هەروەها باسی ئابووری و باسی ئایدۆلۆژیا و باسی گۆڕینی جیهانمانە کرد، بەڵام ئاگامان لێن نەبوو ئەوە جیهانە ئێمە ئەگۆڕێت، نەک ئێمەین جیهان ئەگۆڕین. ئێمەی گۆڕان بۆ ئاستێک بتوانین لە بەردەم ڤایرۆسێکە هەمومان بۆ ماوەی بۆ چەند مانگێک لە ماڵەوە بمێنینەوە بەبێ ئەوەی توانای ئەوەمان هەبێ بینە دەرەوە، ئەوش لە ترسی مردن بوو. مەبەستم ڤایرۆسی کۆرۆنایە کە ساڵی کۆتایی 2019 دەستی پێ کرد و بە درێژایی ساڵی 2020 بەردەوام بوو. ئەمە خۆی لە خۆیە گرفتی ژینگە بوو، ئەمە بەشێک بوو لە دەرەنجامەکانی ئەو قەیرانە ژینگەیی کەوا بەرۆکی جیهانی گرتووە، هەڵبەتە بە پێچەوانەی ئەو کەسانی کەوا ئەڵێن ژینگە تەنها مەسلەیەکی سروشتیە و ئەمە سوورێکی سروشتیە و دووبارە ئابێتەوە و خۆی نوێ ئەکاتەوە. نەخێر، ئێمە گەیشتونتە ئاستێک ژینگە خۆی نوێ ناکاتەوە. بۆ چونکە لە 10,000 ساڵی پێشووە مرۆڤ ئەوەندە گازی گەروکەرەوەی خستووەتە ئاسمانەوە، خستووەتە کەشەوە، ئەمڕۆ گەیشتووەتە ئاستێکی ترسناک و گەیشتووەتە ئاستێک کە هەرچی گەرمی هەتاو هەیە لەسەر زەوی بیهێڵێتەوە. هەڵبەتە من ئەڵێم 10,000 ساڵ مەبەستم لە کۆتایی چاخی بەردینەوە تا ئێستا، بەڵام بە شێوەیەکی عەمەلی، بە شێوەیەکی پراکتیکی لە 500 ساڵی ڕابردووە لە ڕۆژگاری دەرکەوتنی کۆلۆنیالیزمەوە وەک سیستەمێکی جیهانی ئابووری سیاسی ئایدۆلۆژی ئەم مەسەلەیە گەورەتر بووە. چەندەها جۆرمان لەسەر زەوی لەدەست داوە، کە ئەڵێم جۆر مەبەستم جۆرەکان، جۆری زیندەوەرە، جۆری هەروە ڕووەک و هەروەها گیانەوەرە کێویەکان. ئێمە خاکمان لەدەست داوە. ئێمە ئەگەر بێت و کە خالید منەتوانم پرسیارەی لێرە بکەم، خۆ ئێمە ئەگەر بڕین بۆ نازانم بڵێن چەند ملیۆن ساڵ پێش ئێستا کە دایناسۆرەکان هەبووە یان جۆرەکانی تر، تەنانەت مرۆڤی کە ئێستا باسیەکەین جۆری مرۆڤ جیاواز بووە، وەشتەکانی ترمان جیاواز بوونە، ئەوانە نەمان. خۆ ئەو کاتە تەکنۆلۆژیان نەبوو، خۆ ئەو کاتە ئەم با بڵین گەندەڵی ژینگەیە نەبوو کە ئێستا هەیە. ئەوان بۆ لە ناو ئەزانی کاک سەرکەوت پرسیارەکە زۆر بەجێ بەردەوام ئەم پرسیارە دووبارە ئەکرێتەوە لە ناوەندە زانستیەکانە، ئەم پرسیارە دووبارە ئەکرێتەوە. دوا لە ناوچوونی گشتی کە لەسەر زەوی ڕوویداوە پێش 65 ملیۆن ساڵ کە زەمەنی لە ناوچوونی دەیناسۆرەکان بووە، ئەمە بەریەکەوتنی نەیزەکێک بووە لەگەڵ زەویە کە لە مەکسیکی ئێستا ڕوویداوە. ئەمە بووەتە هۆی لە ناوچوونێکی گشتی تەنها لە سا 5 بوونەوەرەکان، بەستم جۆرەکانی ڕووەک و گیانەوەرەکان لەسەر زەوی ماونەتەوە. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوئەیە شتێکی جیاوازە. ئەوانە ڕووداوێکی لە ناکاوی گردردونی بووە ڕوویداوە، زەوی خستوەتە بەردەم کێشەیەکی گەورەوە، بەردەم قەیرانێکی گەورەوە. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوئەیە لە دوای چاخی بەردینەوە، ئەمە جۆرێکی ترە کە زانایەکی گەورەی هۆڵندی و ئەزانێکی گەورەی ئەمریکی لە ساڵی 2000 ئەڵێن لە ناو کۆنگرەیەکە بانگ هاوارەکەن، ئەڵێن ئیتر بەسە ناوی چاخی هۆلۆسین لە ناوبەرین، ئەبێ ئەمڕۆ چاخی ئینسان دەست پێ بکات. چاخی کە ئەڵێن چاخی ئینسان ڕێک لە 10,000 ساڵی پێش ئێستاوە دەست پێەکە، ئەوەیە کە ئینسان ئیتر سەرچاوەکانی خواردن کۆنترۆڵەکە، دەست ئەکا بە ماڵیکردنی سروشت. خۆی سروشت لە بنەڕەتا ماڵی نەبوو، ڕووەکەکان ماڵی نەبوون، گیانەوەرەکان ماڵی نەبوون. بەڵام کە کاتێ مرۆڤ دەسەکا بە ماڵیکردنی ڕووەک و گیانەوەرە کێویەکان،
ئیتر لێرەوە سروشت ئەکەوێتە ژێر ڕکەیفی مرۆڤەوە لە ئەم ژێرکەوتنە ئەم کۆنتترۆلکردنەی سروشتە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی ئەوەی سیستەمێکی تازە بێتە ژیانی مرۆڤەوە کە ئەویش کشت و کاڵێکی چڕوپڕە. هەڵبەتە ئێمە هەموو وەک وتم لە قسەکانی پێشووتراوتم گوناحی گەورە ئەکەوێتە دوایی سەرهەڵدانی سیستەمی کۆلۆنیالیزمەوە وەک سیستەمێکی کللتوری سیاسی ئایدۆلۆژی ئابووری بۆ چونکە لەو کاتەوە تێکچوونی سیستەمە ژینگەیەکان دەست پێ ئەکا کوشتنیەکی بەرفراوانی جۆرەکان لەسەر زەوی دەست پێ ئەکا ئەتوانی ناوی جۆرەها باڵندە و جۆرەها گیانەوەری تری کێوی بێنین باڵندە بێ یان ئەگەر یان گیانەوەر بربرەدارەکان بن ئەمانە لەسەر دەستی ئینسان لە ناوچوون لەسەر دەستی ئینسان کوژراون. بۆ نمونە بەطریقی گەورە بە سەدان هەزار بەطریقی گەورە لەم بەر و لەو بەری ئەتلەسیەوە بوون لەگەڵ سەرهەڵانی سیستەمی کۆلۆنیالیزمە ئەمانە لە ناوبران بە کوشتن لە ناوبران تەنانەت لە کاتێکا لە ناوبران کە چارلز داروین خەریکی پەرەپێدانی تیۆری پەرەسەندن بوو بەڵام لەبەر ئەوەی چارلز داروینیش هەر لە ناو ئەم سیستەمەیە بوو سیستەمی کۆلۆنیالیزم هیچ باسی ئەوەی نەئەکرد و هەروەها باڵندەیەکی گەورەی وەک دۆدۆ کە لە دوورگەکانی زەریای هێمنە کە لە دەدوای گەیشتنی هۆڵندەکانەوە لە ناو ئەچن لێرە ئەمە بەسم ئەم نمونانە بۆ دێنمەوە بۆی بێن بۆ ئەوەی بڵێم ئەو لە ناوچوونەی کەوا لە سەردەمی کۆلۆنیالیزمەوە دەست پێ ئەەکەن لەسەر دەستی مرۆڤ ڕوویان داوە نەک لە سەر دەستی با بڵێنیان لە دەرەنجامی ڕووداوێکی سروشتی لە ناکاوەوە. بەڵێ زۆر ڕاستە مامۆستا دەنگت نەما میوتیت کا خالی جەم لێرە پرسیارێک هەیە ئەی کەی ئێمەی مرۆڤ یان ئەو کەسانەی کە خەمخۆری ژینگەن خەمخۆری سروش بوون ویستیان بکەونە بەرگری شەڕی بەرگریان کرد کەی هەستیان پێ کرد و دەستیان بە شەڕی بەرگری لە ژینگە و سروشت کرد. نازانم تابانخان وتی دەنگم نەما دەنگم دێت بەڵێ دەنگت دێ بڵێ بەڵێ سوپاس. بەڕاستی ئەتوانم بڵێم لە ساڵی 1970کانەوە کاتێک ئادەم سمیث کە لەو کاتیان کە لە سکۆتلەندا بێت سکۆتلەندا وڵاتێکی پڕ لە ئاو پڕ لە باران و پڕ لە تەڕ و تووشی و پڕ لە ئەوە بێت وڵاتێکی بەگشتی شێدارە لەو کاتەیە باس لەوە ئەکا کە مرۆڤایەتی دەست ئەبات بۆ ئەڵماس و قیمەتێکی زۆر بەهایەکی زۆری ئەیاتێ و کۆی ئەکاتەوە و دەستی پێوە ئەگرێت و ئەی کاتە بەعەمباریان ئەکات بەڵام لە هەمان کاتە ئاو بە فیڕۆ ئەدات. ئەگەر بێت و ئێمە ئەڵماسێکی زۆرمان لەبەردەستا بێ بەڵام ئاومان لەبەردەسانە بێ ئەوە چی لە ئەڵماسەکە ئەەکەی ئەمە پرسیارێکی جۆهری بوو کە بێ لە ئەڵماس دروستکردنی پانتۆڵی کاوبۆ ئەوی پێڵین جینز پانتۆڵی کاوبۆ کە هەمومان لە پێمان کردووە ئەوە ینی چەنەها گاڵۆن ئاوی ئەوێ تا قوماشەکەی دروستەکەن و ئەیشۆنەوە و دەزۆکەی و تاک و ڕەنگەکەی بۆ ینی ڕەنگی بۆ گرنەوە هەزارەها گاڵۆن ئاو کارەکە هەر حەزم کرەوە زیاد کەم. قسەکەت زۆر تەواوە تابانخان قسەکەت زۆر تەواوە ئەوەی کە من ویستم بیڵێم زیاتر ئەو پرسیارە بوو کە سەرکەوت کردی کە کەی مرۆڤ هەستی بەمە کرد من ویستم بگەڕێمەوە سەر لایەنە مێژوەکەی کە کەی هەستی بەوە کرد لە دوای ساڵی 1970ەوە ئیتر کە هەر لەو کاتەشەوە ئیتر کە شۆڕشی سەرەتاکانی شۆڕشی پیشەسازی دەست پێ ئەەکەن ژمارەیەکی زۆر زانە لە بواری فیزیا و لە بواری کیمیایە هەستیان بەوە کردووە کە کارەساتێکی گەورە لە دوای ئەم فرەڕۆیی ئەم زیادە ڕۆیی مرۆڤەوە دەست پێ ئەکات بەڵام بەڕاستی ئەوەنەی جیهان ئەوەنەی هێزە گەورەکانی دنیا لە پارە و پولێکی زۆریان بۆ ریسێرچ لە بواری جەنگ و لە بواری پەرەپێدانی چەک و لە بواری پەرەپێدانی هێزی کۆنتترۆلکردنە تەرخان ئەکرد
ئاوڕیان نەئەدایەوە لە مەسەلە ژینگەیەکان، ئاوڕیان نەئەدایەوە چی بەسەر بەرگە هەوای زەویە دێت، چونکە لە کۆتاییە ئێمە زەوی ئێمە ئەم زەویەی لەسەری ئەژین، ئەوە فەزلی بەرگە هەوایە کە ئەڵێن بەرگە هەوا گازە گەرمکەرەوەکانە وەک کاربۆن و میسان کە ئێمە ئەپارێزن. بەڵام هیچ وڵاتێکی دنیا و تەنانەت دەستگا گەورەکانی ئابووری و زانست و ئەوانە جگە لە ژمارەیەکی کەم نەبێ ئاوڕیان نەدایەوە، هەتا گەیشتینە قۆناغێک کە لە سەدەی 20ەمە لە دوای شەڕی دووەمی جیهانیەوە ئیتر ترسەکە هێواشواش گەورە ئەبێت. لە ساڵی 1960 زانایەکی ئەمریکی ئەڵێ ئەگەر بێت و دەست بەرین بۆ بەرگە هەوا و بۆ سیستەمی کەشوهەوا، ئەوە وەکو ئەوایە چەنەها هەزار بۆمبی ئەتۆمی بتەقێنینەوە لە سەرزەوی، بەڵام لەگەڵ ئەوشە هەر کەس گوێیان لێ ناگرن. هەتا ئەگات ئەتوانم بڵێم لە ساڵی 1992 ئیتر ترسەکە دەست پێ ئەکات و جیهان ئەکەوێتە خۆی، جیهان هەست بەوە ئەکا کە مەترسیەکە گەیشتووەتە کوێ. بۆ چونکە ژمارەیەکی زۆر لە گیانەوەرەکان لە ناوەچن، چونکە گەرما پلەی گەرما بە شێوەیەکی خەیاڵی بەرزەبێتەوە، چونکە خاک تێک ئەچێ، چونکە دارستانەکان لە ناو ئەچن و هەروەها زۆر بەشێکی زۆری وڵاتان بەتایبەتی وڵاتی ئێمە مەبەستم کوردستانە کە ئەکەوێتە عێراقەوە، عێراقیش ئەکەوێتە ناو جرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و هەروەها باشووری ڕۆژئاوای ئاسیاوە. ئێمە ئەم ترسانە کاتی ئەکەوینە ناو ترسەکەەوە، کە کاتی ئەکەوینە ناو هەڕەشەکانەوە دەست ئەکرێ بە ئیشکردن، بەڵام تا ئەمڕۆ ئیشکردنەکە ئیشێکی سستە و بە شێوەیەکی سەرەکیش لە ژیانمانە ڕەنگی داوەتەوە. ئەتوانم تەنها لە ڕووی تیۆریەوە نا، ئەتوانم تەنانەت لە ڕووی ژیانی خۆمەوە لە لادەیەکی کوردستانەوە لە گەرمیانەوە دەست پێ بکەم بڵێم چی بەسەر سیستەمی ژینگەی داهاتووە. بەڵێ کا خالیت پرسیارێکی کە لێرەوە دروست بوو، زاناکان هەستیان بەم کێشە گەورەی ژینگە کرد، وەکو ئەوان هەستیان پێ کرد، بەڵام ئەمە بە شەڕی زاناکان بوو لەگەڵ دەسەڵات و کۆمپانیا سەرمایەداریەکان، یاخو دەسەڵات کەوتە تەوەرێک لەگەڵ زاناکانە بوو بەرامبەر بە کۆمپانیای سەرمایەداریەکان، یاخو ئیتر ئەم شەڕەیان چۆن بوو بە چۆ گەشت؟ خۆی بەڕاستی یعنی ئەتوانم لێرەیە دوو پرسیارەکەی تۆ و پرسیارەکەی پێشووی تابانخان گرێ بم بە یەکەوە کاک سەرکەوت. ئەوش ئەوەیە ئایا ئەمە ببوورە، ئایا ئەمە شەڕی زاناکان بوو، شەڕی زانست بوو لەگەڵ سیستەمی سەرمایەداریە لەگەڵ کۆمپانیەکانە؟ ئەم شەڕە چۆن بوو؟ ئەم شەڕە سەرچاوەکانی لەکوێ سەرچاوی خۆی نوێ ئەکاتەوە و سەرچاوەکانی وەرەگرێت، دەرامەتی خۆی لەکوێ وەرەگرێت؟ ئەمە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکانی دنیا. بۆ نمونە مەسلەی پیشەسازی و هەروەها مەسلەی کشت و کاڵ، ئەگەر بینە سەر ئەوەی کەوەی تابانخان پرسیاری کرد دەربارەی بۆ نمونە جینزێک چەندێک ئاوێوێت، ئەی کیلۆیەک گۆشت چەندێک ئاوێوێت، ئەی قاوەیەک یان چایەک چەندێک ئاوێوێت. لە پێشە کللتورێکی خۆڕسکی کۆمەلگاکان هەبوو، ئەوش ئەوەیە بە پێی پێداویستی خۆیان ئاوێن بەکارهێنا، ئەو ئاوەش کە ئەمایەوە هەر بە شێوەیەکی خۆڕسکی بەکاریان ئەهێنایەوە. بەڵام کاتێک سەرچاوەکانی کشت و کاڵ، سەرچاوەکانی ئاو، دەرامەتی خۆراک ئەکەون لە ژێر ڕکێفی کۆمپانیاکانەوە، لەم کاتەیە زیادەڕۆیی ئەکرێ لە بەرهەمهێنانی گۆشتە، لە بەرهەمهێنانی قاوەیە، لە بەرهەمهێنانی جلوبەرگە. لێرەیە لەوانەیە هەندێک نمونەی ڕوون فەرموو. ئەتوانی نمونەیەکمان بیتێ چۆن ئاو قاوە چۆن ئاو کارەکە، گۆشت چۆن ئەچکە لە بوو بە پرسیار لەلام ئەگەر بەڵێ منیش مەبەستم ئەوە بوو ڕێک ئاهاتمە سەر ئەو پرسیارەی کە تۆ کرد تابانخان.
بۆ نمونە یەک کیلۆ گۆشت کە ئێمە زۆر بە ئاسانی کیلۆیە گۆشت ئەخینە سەر مێزی نان خواردن و لەوانەیە بە 3-4 کەس ئەو کیلۆ گۆشتە بخۆین و بیر لەوە نەکەین، هەر بیر لە ئاو نەکەینەوە. بەڵام بەرهەمهێنانی 1 کیلۆ گۆشت پێویستی بە 15,000 لیتر ئاوە کە ئێڵین 15,000 لیتر ئاو ئێمە لەو چرکەوە دەست پێکەین کە ئاژەڵەکە بەخێوەکەین. ئاژەڵەکە چەندێ خواردنی پێویستە، خواردنەکە پێویستی بە ئاوە، ئاژەڵەکە چەندێ پێویستی بە خزمەت گوزاری و بە پاک خاوێنی و بە ئەوانە ئەمە پێویستی بە ئاوە. و هەروەها ئەو کەسانش کە ئاژەڵەکە بەخێوەکەن 2 کەسن 3 کەسن 4 کەسن ئەمانەش دیسانەوە پێویستیان بە ئاوە، پێویستیان بە وزەیە، پێویستیان بە خۆراکە، پێویستیان بە جلوبەرگە. ئەمان بە کوی ئەمانە ئێمە هەر کیلۆیە گۆشت پێویستمان بە 15,000 لیتر ئاوە. ئەمە یەک. بەرەمهێنانی فنجانێکی قاوە کە زۆر ئێمە بە ئاسانی بیری لێ ئەەکەینەوە و لەوانەیە جاری وایە تەنانەت پارەی قاوەکەش بین و تەواویشی نەکەین نەیخۆینەوە، بەڵام هەر فنجانێک قاوە پێویستی بە 150 لیتر ئاوە. ئەمە بۆچی ئەم نمونەیە ئەهێنمەوە؟ چونکە سیستەمی بەرەمهێنانی خۆراک، سیستەمی بەرەمهێنانی خواردەمەنیەکان و هەروەها خواردنەوەکان ئەکەونە ژێر ڕکێفی کۆمپانیەکانەوە. کۆمپانیەکانیش لەسەر بنەمای کللتورێکی خۆڕسکی ئیش ناکەن، بەڵکو لەسەر بنەمای قازانج ئیشەکەن. ئەوان ئەیانەوێ زۆرترین کالا بخەنە بازاڕەوە و سەرمایە و کۆکردنەوەی سەرمایەکەش ئەچێ بۆ لای ئەوان. بۆیە لێرە زۆربەی زۆری ئەگەر بگەڕێمەوە سەر ئەو پرسیارە، لێرە ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەی کاک سەرکەوت، ئەوش ئەوەیە بەڵێ زاناکان لە ساڵی 1845 زانایەکی ئەڵمانی بە ناوی لیبیک، یۆسترۆس لیبیک، کە باس لەوە کە ئێمە پەرەسەندنی زانستی کیمیا و هەروەها بەکارهێنانی لە داهاتووە بەکارهێنانی مادە کیمیاوەکان لە بەرهەمهێنانی خۆراکە ئەمە ئەبێتە هۆی زیانێکی گەورە. بۆ لێرە بەرهەمهێنانی ڕێژەیەکی زۆر لە نایترۆجین ئەمە بە زیاد لەوەی کە لە ناو سیستەمی ژینگەی خۆیان هەیە ئەمە ئەبێتە هۆی تێکچوونی خاک. ئەگەر بە زمانێکی زۆر سادەتر بڵێن، ئێمە من کوڕی لادێم و لە ناو لادەیە گەورە بووم، ئەگەر هەر زەویەک بۆ 2 وەرز بە دوای یەکە ئەمان کێڵا بەرهەمی نەبوو. بۆ چونکە ئەو گیانەوەرانەی ئەو زینەوەرانی کە لە ناو خاکە هەن، ئەو زینەوەرانی کە هەنێکیان تەنانەت بە چاو نابیندێن، ئەمانە ئەمرن لە ناو ئەچن کە لە ناو چوون خاکەکە بە پیتی نامێنێتەوە، بەرهەمی نابێت. لێرەوە لەسەر ئەم چەمکەی کە بەڕێستان باسیەکەی من ئاگام لە هەنێشتی جوتیاران هەبوو کاتی خۆی خەڵکی لادیەکان لای ئێمە هەنێکیان دژی سووتانی پوش و پەلاش بوون. ئەلبەتە هاوڕێیان لە زمانی جوتیاریە دەغڵودان جیاوازە لەگەڵ پوش و پەلاش. دەغڵ دوای ئەوەی کە گەنم دروێنە ئەکەن، ئەوەی کە ئەمێنێتەوە، ئەوە ئەبێ بەکا هەم ئاژەڵ ئەتوانێ بیخوا و هەمیش بە کەڵکی شتی کەش دێت. ئەوەی دوایەوەی کە گەنمەکە یا جۆیەکەی ئەبڕن لایە بنگوڵە گەنم و گۆڵە جۆکە ویان جیایە. بەڵام پوش و پەلاش نە ئاژەڵ ئەیخوا و سوودیشی بۆ خاکەکە نییە، زیانی هەیە. اینجا لە کاتی خۆی ئەیان سووتان. ئەها کاک خالی لەگەڵ ئەو قسەی بەڕێستا کە ئەیان سووتان، هەنێک کەسیانوت ئۆ خاکەکە نابێ ئەو پوش و پەلاشەی تیا بسووتێنرێت، چونکە بێتە زەرەر بۆ زیندەوەرەکان. ئەو زیندەوەرانەش زەوی شی ئەکەنەوە بەتاکید، ئەڵبەتە بێتە زیانێکی زۆر گەورە. اینجا بەس بەداخەوە ئێستا خۆی لێرەیە کاک سەرکەوت ئەوە شتێکی ئەوە پرسیارێکی زۆر بەجێەوە، پرسیارێکی جەوهەریە. خەڵک بە شێوەیەکی خۆڕسکی ئاگایان لەوە بوو، چونکە سووتان لە هەنێ کاتە لە هەموو کاتێکانە لە هەمان هەنێک کاتە چی بەرەمهێنێ ئەو خۆڵەمێشە نایترۆجینە. نایترۆجین سوودێکی هەیە بۆ خاک دەوڵەمە نەکات، بە تایبەتی ئەگەر سووتانەکە سووتانی پوش و پەلاش چونکە توێژێکی کەمە، گەرمی سووتانەکە ناگاتە ژێر خاک، لە ژێر خاکە بوونەوەرەکان لە ژێر خاکە وەک خۆیان ئەمێننەوە. بەڵام کە کاتێک سووتانەکە زیادە بێ کە ئەگەر بێڵێن توێژاڵێکی زۆر ئەستور بێت،
ئەوە گەرمی ئەگاتە خوارەوەی خاک لە ناو خاکە ئێمە زینەوەرەکانی ناو خاک لە ناو ئەبین بۆیە لێرە زیانی هەیە بەڵام بەهەرحاڵ یعنی ئەمەم وەک نمونە هێنایەوە کە ئێمە لە کللتوری خۆڕسکیمانە ئەم جۆرە نوێکردنەوەی خاکمان هەبوو ئەمە بە شێوەیەکی نازانستی بەڵام لەسەر بنەمای کللتورێکی خۆڕسکی ئێمە نایترۆجینمان بەرهەم هێنایەوە بەڵام نایترۆجینەکە بە شێوەیەکی ماقول بوو زیانی نەبوو بەڵام کا خالید زۆر لەو مێروانە خۆیان نایترۆژینەکە دروستەکەن بۆ نمونە مۆرانە لای ئەماڵین مۆرانە بەڵام لێرە لە وڵاتانە لە کەنەدا و بەریتانیا و لێرە ئەبێتە ئەو شتێتە ناوەکەم بیرچۆی کە دار و هی نەخوات هەر مۆرانەیە لە دەوروبەری خانوەکان بۆت هەیە ئەو مادەیە بەکاربێنیت مادە کیمیاویە بۆی نێڵیت بچێتە ناوداری خانوەکانەوە دارەکە بخوات و خانوەکە بڕوخێنێت چونکەوکو مێرولەیە بە سپیە مامەسایەت پرسیاری لەوە زۆر گرنگتر کە خۆت پرسیارە لێکرد لە پێشا وت ڕای زاناکان چۆن بوو کاتێکە هەستیان پێکرد بەر بۆ ژینگە خراپە ئەو لێکۆڵینەوانەی کە ئیکەنیا ئەو بەرهەمانەی کە زاناکان دروستیانە کرێسا بۆ نمونە گۆڕینی جیناتی میوە و سەوزە زاناکان بە خۆشحاڵیەوە بە هینێکیان دەستکەوتێکی گەورەیان ئەزانی کاتێکە جینی پرتەقاڵ و سێ و ئەوە نیە میوە و سەوزیان هەمووی گۆڕی بۆی هەمووی یەک هین بێت یەک سایز ببورن کوردیەکەم بیرەچێتەوە زۆر جار داوای لێبوردنەکەم یەک قەبارە بێ سوورتر بێ شیرینتر بێ بەڵام هیچ پرۆتینێکی دیوایتیانە بێ هیچ مواد ینی هیچ مادەیەکی نوتریشنی تیانە بێ ڕای تۆ هیچ مەسەلەن ڕای تۆ چییە کا خالید لەسەر ئەوە کە ئایا زانەکان دابەش بوون بەسەر دوو بەشەوە هەنێکیان زەمیریان هەبوو هەنێکیان هەریان ویست وەکو بازرگانی چەک هەر پارەیان دەستکەوێت ئەزانی تابانخان هەر بە ینی ئەمەش دیسانەوەتوانین هەردوو پرسیارەکە گرێبن بە یەکەوە ئەمڕۆ بەشێکی زۆری کۆمپانیا گەورەکان پارە و پول و سەرمایەکی زۆر ئەخەنە ژێردەستی زانکۆکانەوە ژێردەستی سنتەرە زانستیەکانەوە بۆ ئەوەی ئەوان دژیان نەوەستنەوە ئەوان تەنانەت بەرهەمی زانستی و ڕیسێرچی زانستیان هەبێ لە پێناو کۆمپانیاکانە ئەمە لەلایەکەوە لە لایەکی ترەوە بەڵێ لەگەڵ ئەو ڕایی کاکسەر کەوتام کە زۆر جار ئێمە کە باسی خاک ئەەکەین کە باسی مێرووەکانی ناو خاک ئەەکەین ئەمە بە دنیاییەوە هەندێک مێروو هەندێک جۆر هەن ئەم جۆرانە جۆری پیانەڵێن جۆری دەخیل یان جۆری نامۆ جۆری داگیرکەر ئەمانە زۆر جار زیانیان هەیە بۆ چونکە کاتێک بوونەوەرێک لە شوێنێکەوە ئەگوازرێتەوە بۆ شوێنێکی تر ئەمە لە ناو ژینگەکەی خۆی دەرەکرێت لەوانەیە بوونەوەرێک کە لە باکووری ئەمریکا ژینگەی خۆیەتی ئەگەر بیبی بۆ ناو ژینگە و خاکی کوردستان لەوانەیە زیانێکی زۆری هەبێت لەمەیانە بەڵام بەگشتی ئێمە مەبەستم نییە بچینە ناو ئەم وردەکارە زانستیەوە بەقەدەر ئەوەی مەبەستم ئەوەیە ئەمڕۆ مەسەلەی ژینگە و هەروەها مەسلەکانی گۆڕانکاری کەشوهەوا مەسلەیەک نییە تەنها مەسلەیەکی دابڕاو بێ لە ژیانی ئابووری و کشت و کاڵ و بەرهەم و خۆراکی ئێمە ئەتوانم بڵێم مەسلە ژینگەیەکان مەسلەیەکن هەڕەشەیەکی ڕاستەوخۆن بۆ سەر ئێمەی مرۆڤ بۆ سەر سەرچاوەکانی خۆراکی ئێمە بۆ سەر ژیانی ئێمە بۆ سەر ئەو هەوایەی ئەو ئۆکسیژینەی کە ئێمە هەڵی ئەمژین و لە ڕێگەیەوە ئەژین ئەم مەسەلانە تا ئێستا ئەم مەسلە زانستیانە لە ناو هونەرە پشتگوێ خراون بەڵێ لە ناو کلتورە بەڵێ ویستمەوە پرسیارە بکەم فەرموو ئەوە کە لە هونەرە تا چ ڕادەیەک ڕەنگی یاوەتەوە مەسەلەی ژینگە ئەگەر با لە هونەری کوردیەوە بڕۆین تا ئێستا هونەری کوردی دوورە لە ژینگەوە ئەدەبی کوردی دوورە لە ژینگەوە ئێستا لە ناو ڕۆژنامەوانی کوردیە گرنگیدانێک هەیە بچووکە مەسلەی ژینگە بووەتە تایتڵێکی گەورەی جیهانی لە ناو میدیاکانە هەیە بەڵام لە ناو ئەدەبە لە ناو ڕۆمان و چیرۆک و هەروە هونەر و
جۆرەکانی هوەر هەموو ژانڕەکانی هوەر ئەمە ئەتوانم بڵێم غائیبە لە هەندێک شوێنە بە شێوەیەکی خۆڕسکی ئێمە تابلۆی زۆر تابلۆمان هەیە دەربارەی سروشتی کوردستان و هەروەها شعرمان هەیە دەربارەی سروشت و چیا و تەپۆلکە و گرد و شاخ و شوێنەکانی کوردستان بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە لە ڕوویەکی ژینگەیەوە تەماشای نەکراوە بە قەدەر ئەوەی پەیوەندیەکی ڕاستە و خۆی هونەرمەندەکە بووە بە سروشتەوە بەڵام بەبێ ئەوەی لەسەر بنەمایەک بێ کە پەیوەست بێ بەو گۆڕانکاریانەوە کە ڕوویان داوە لە ئاستی جیهانیشە هەڵبەتە ئەمڕۆ ئەتوانم بڵێم ژمارەیەک ڕۆمان و هەروەها ژمارەیەک فیلم هەن کە دوعید باسییان نەکەین بەڵام لەو ئاستەیان نین ئەگەر بێت و بەراوردیان بکەین ئێمە بەراوردی دوو جۆری فیلمی سینەمایی بکەین بۆ نمونە فیلمی پۆلیسی و هەروەها فیلمی ژینگەیی ئەوە فیلمە ژینگەیەکە ئەتوانم بڵێم 0.1 بەڵام لەوانەیە فیلمە پۆلیسیەکان لە 85 بازاڕی سینەما داگیر بکەن بەگشتی بەڵام کتێب لە بواری کتێبی فکری و کتێبی زانستیە بەڵێ سەرچاوەیەکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بەرچاو لە بەردەسان بە تایبەتی بە زمانی ئینگلیزی و هەروەها بە زمانەکانی تر بە تایبەتی زمانی ئینگلیزی بابەتێکی کتێب من دوو چەم کە بینم لێرەیە جارەیەکێکیان لای خۆمان خەڵکی لای ئێمە تۆ سێرکە لە هوەر و ئەدەبی ئێمەیە لە هوەر با بڵێن خۆلایەنە خۆڕسکیەکە لە گۆرانی و لە لاوک و حەیران و لە ناو خەڵکی خۆمانە ژینگە سروشت بە هەموو کەرەسەکانیەوە بە هەموو پێکاتەکانیەوە بۆ بە وەسیلەیەک بۆ بەستنەوەی بۆ نمونە لە گۆرانیەکان فۆلکلۆریەکانمانە بەستنەوەیە بە کچەوە چۆنی تر لە سێوەکەوە لە دارەکەەوە باڵای و لەو شتانەیە ناچنە ناواخەنی بابەتەکان و لە وڵاتە سەرمایەداریەکانش لە میدیایە ئەوەی کە ئەیبینین لە ڕێی تەلەڤزۆنایی بینین سێرەکەی بۆن هەر نمونە جیۆگرافی چەنەڵ سێرەکەی ئەوەنەی ئاژەڵەکان پێویست پێشانەدات ئاژەڵەکان ڕاوەکرێن لە لای یەکتریەوە ئەخورێن و سروشت زیاتر تێکەدرێن ئەمانیش با بڵێن چەمکێکی بازرگانیان هەیە بەڵام نەبووە بە فیلمێک بە ڕۆمانێک بێت چەمکی ژینگە بکە بە بابەتێک بەخۆیەوە ببەستێت و تا جێ سەرنجی خەڵک بێت خۆ لەو بڕوایم چۆن ئێمە ئێستا بابەتیان فالمانەیە چۆن ئێستا بڵێن بابەتی بۆ نمونە دوور نەڕۆین فیلمی تایتانیک فیلمێکە نەبەسراوەتەوە زۆر بە ژینگەوە هەرچەنێ بە سەهۆڵێکەوە بەسراوە بەڵام هەرجێ میسکامیرۆن خۆی هاتووە لە فیلمی ئەڤاتارە بەرگریەکی تەواوی سەرسەختەکە لە ژینگەیەک لە دەرەوەی ئەم زەمینە فیلمەکەش کڕیاری زۆرە بینەری زۆر بووە پیتاقەی زۆر فرۆشراوە خەڵکی زۆر چووە بۆ سەری کەواتە ئەگەر بێت و ئەو فیلمانەی ئاوا چەمکێکی ژینگە بکرێ بە تەوەرێکی سەرەکی لە فیلمەکەیە و ئاوا ئیشی تیا بکرێ وەکو ئەڤاتار ئەویش پارە ئەکا و خەڵک لە لێ کۆ بێتەوە و خەڵکیش ئەچێ بۆ سەیری فیلمەکە و لە هەمان کاتشە بەرگەریە لە ژینگە پێتوانیە وابێت خۆی بەڕاستی زۆربەی زۆری فیلمە سینەمایەکان لە چوارچێوەی فیلمی دۆکۆمەنتاریە کۆبنەوە فیلمی فیکشن زۆر کەمە لەسەر مەسەلە ژینگەیەکان فیلمی ئەمریکی زۆرە زۆرن و نمونەیەوانە ببوورە دیس ئەو بڕمەوە من Before the Flood پێش لافاوەکە Into the Storm بەرەو ناو گێژەڵۆکە سێم یعنی ناو نیشانانە The 11 Hour ساعتی 11 How to Blow Up a Pipeline چۆن بۆریەک بتەقێنینەوە Ice and the Sky بەفر و ئاسمان ئەمە نمونەی زۆر کەمن لەو ینی دەیەها فیلم کراوە تا ئێستا بەڵێ خۆی ئەزانی بەڕاستی یعنی من پێشتر قسەیەکم کرد تابانخان ئەگەر بێت و ئێمە فیلمە ئەو فیلمانەی کە تایبەتن بە گۆڕانکاری کەشوهەوا و تایبەتن بە تێکچوونی سیستەمە ژینگەیەکان ئەگەر بێت و بەراوردیان بکەین لەگەڵ فیلمی پۆلیسی و لەگەڵ بەرهەمی پۆلیسی ئەوە زۆر کەمن ڕاستە
من ناوی ژمارەیەک لەو فیلمانە نووسیەوە خۆشم وەک ڕۆژنامە نووسێکی ئەم بوارە هەندێک ناڵێم هەمویان بەڵام هەندێک لەو فیلمانەم بینیوە و تەماشام کردوون بەڵام کەمن هێشتا ڕایەکی گشتیان دروست نەکردووە ئێمە بۆ ڕاستە فیلمی ئاڤاتار مەسەلەن یەکێک بوو لەو فیلمانەی کە لە دەرەوەی زەویە باسی ئەو مەسلەیەکا بەڵام ئەمە زیاتر بڵێن بلیتێکی زۆر فرۆشرا بۆ ئەم فیلماوە ئەم فیلماوە بینەرێکی زۆریشی هەبوو لەبەرەوەی شێوەی فەنتازیایەکی زیاد لە حەدی تیا بەکارهێنرا بوو لەبەرەوەی تەکنۆلۆژیایەکی زۆر پێشکەوتووی تیا بەکار هێنرا بوو بەڵام ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر زەوی بگەڕێنەوە سەر ئەو قەیرانە گەورەی کە بەسەر زەویە هاتووە خۆ ئێمە تا ئێستا فیلمێکمان نییە دەربارەی ئەوەی بۆ نمونە کشت و کاڵ جگە لە فیلمێکی ئەمریکی کە بە ناوی ماچکردنی زەوی کیس the ground ئەمە ناوی یەکێکە لەو فیلمانە جگە لەوە یعنی فیلمێکی ئەوتۆمان نییە لەسەر خاک بۆ نیمانە ئەوەی کە کاک سەرکەوت باسی کرد ئەوەی ناشنال جیۆگرافیک کە کاتێک فیلمێکی دۆکومنتاریەکەن لەسەر هەمەجۆری یان با بڵێن بایۆدایڤەرسیتی زیاتر ئەو ئاژەڵانەمان پیشان ئەیەن ببورن ئەو گیانەوەرە کێویانەمان پیشان ئەیەن کە ئەبینرێن کە بە چاو ئەبینرێن بۆ نمونە فیلێک یان با بڵێن زەرافەیەک یان شێرێک یان پڵنگێک یان ئاسکێک یان هەر یان بەفالۆیەک بەڵام با ئەوەش بزانین تەنها لە سا چلی گیانەوەرە کێویە بینراوەکان لەسەر زەوی ئەژین لە سا شەستیان لەناو خاکە ئەژین یعنی ئەو گیانەوەرانن کە ئێمە نایەن بینین بۆ نمونە کرمی خاک بەرپرسیارە لە بەرهێنانی نزیکەی 7% خواردنی ئێمە ئەگەر بێت و کرمەکان لەناو بچن ئەوە 7% خواردنی ئێمە کەم ئەبێتەوە یعنی تەنانەت توانای کرمەکان کرمی خاک و توانای رووسیا لە بەرهێنانی خۆراکە باڵاند وەک یەکوان لە تا یەک تەرازوان ئێمە ئەگەر بێت و ئەم کرمە لە ناوچێ وەکو ئەو وایە هەموو خاکی رووسیا لە ناوچێ بۆ بەرهێنانی خۆراک خۆمان ئەزانین رووسیا وڵاتێکی فراوانەوە بەرهەمێکی زۆر خۆراک دانەوێڵە و پاقلەمەنیەکان بەرهەمێنێت ئێمە بێت لەم ڕۆوە تەماشای بکەین لەم ڕۆوە باسی پەیوەندی هونەر بە مەسەلە ژینگەیەکانەوە بکەین نەک تەنها ئەوە بێ مەسەلەیەکی زۆر جار ڕووداوێک ئەبێتە فکرەیەک بۆ فیلمێک ئیتر دوای ئەوە زیاتریش ئەوەنەی گرنگی ئەیرێ ویستم بەس ئەو جملەیە تەواوکەم ئەوەنەی گرنگی ئەیرێ بەلایەنە بە فۆرم یعنی بە شکلی لایەنی ستاتیکی و بە شکلی لایەن نادرێ بەناواخن وەک کاک سەرکەوت پێشتر باسی کرد بۆ نمونە یعنی ئەگەڕێمەوە ئەڵێم ئێمە تا ئێستا وەک مرۆڤ ژێرەوەی خاک نابینین تەنها ئەوە ئەبینین کە لەسەر خاک ڕۆیە ڕاستە یەک فیلمی کوردیم بیرکەوتەوە کورتە فیلمێکی هاوڕێ مستەفا بوو بەداخەوە فیلمەکە ئێستا بۆی گەڕام نەمێرا بچمە دەرەوە لە سکرین وتم نەوەکوم کێشە دروست بێ ناوەکەیم بیست شۆتەوانێ بەڵام باسی خۆڵ و خاشاکیە کرد خۆڵ و خاشاکێکی زۆر ڕژا بوو ینی کارکتەری سەرەکی فیلمەکە کارمەندێکی خۆڵ و خاشاک بوو ینی ئێستا ئەوم هاتەوە زیهن کە زۆر کەم ئیشی تیاکراوە بە تاکید و کۆمنت و پرسیاریش هەیە بەس هەڵیەگرین بۆ دوایی بڵێ خالیز جان با لێرە بچمە لای کۆمنتێکی سەرنجێکی کاک پەیوەند قەرەداغی کەویشەر خاوەنی فیلم سازانە و هاوکارێکی چۆن بڵێن ڕژدی بوارەکەیە لەگەڵمانایە بەردەوام کاک پەیوەند دەڵێ لە کوردستان ئەستەمە فیلمی ژینگەیی دروست بکرێت تەنانەت لە مەوداوێکی دووریشدا تەنانەت گەر بەرهەمیش بهێنرێ کاڵ و کرچە بێت لەبەر ئەوەی کەرەستەکانی ژینگە لە نێو فیلمە زۆر باڵان و جارێ ئێمە لە ڕووی تەکنیکی ئەو نێوەندە دوورین کەوایە پرسیارەکە لێرەدا بۆ کاخالید بەلای بەڕێستانەوە کەرەستەکانی ژینگە لە فیلما چین لەوانەیە
پرسیارەکەی کاک پەیوەند زۆر لە ڕێگەی ئەزمموونێکی شخصی خۆمەوە وەڵامی بەمەوە بەردەوام لەناو بە حکمیەوەی ساڵانێکی زۆرە لەناو میدیای عەرەبیا ئیشەکەم بەردەوام هاوکارەکانم لەناو میدیای عەرەبیا هاوپیشەکانم لەناو میدیای عەرەبیا پرسیاری ئەویان لێکردن تۆ بۆچی لەسەر ژینگە ئیشەکەی جارێک ئیتر وەڵامم نەبوو بە قەدەرەوی چیرۆکێکم وەڵامەکەم کرد بە چیرۆکێکی ڕۆژنامەوانی ئەوش ئەوەیە من لەناو لادەیەکی گەرمیانە گەورە بووم چاوم کردەوە لە کەمێک دوورە لادێکەمان چەمێکی ئاو هەبوو ئەم چەمە سەوزایی تیا بوو ئەم چەمە تەنانەت بیرم ئەکەوێتەوە خاڵم مەرەزەی لە چەمەکەی ئاکرد ئیتر ئەو سەوزایە ژمارەیەکی زۆری باڵندەی ڕایکێشا بۆ چونکە لەناو چەمەکەیە بۆ قەبوو گیانەوەری تری ئاوی هەبوو باڵندەکان هاتن لە بەرەوەی خۆراکی ئەوان لەناو ئاوەکەیا بوو لە دەوروبەری چەمەکە خشۆکەکان هەبوون ئەمانەش سەرچاوی خۆراک بوون تەنانەت بیرمەکەوێتەوە جارێک لەگەڵ خوشکی گەورەمە لەقلەقێکمان گرت زۆرمان دڵمان پێخۆ لەقلەقێکمان گرت کە لەقلەقەکەمان برد بۆ لای باوکم ئیتر بە شێوەیەکی ترس ئێمەی فێرە کرد وتی ڕێک ئەوەی پێوتی کوڕم کچم ئەگەر ئەو لەقلەقە نەبێت ئەوە مار و مێر و دوو پشک و مار و ئەو شتانە لەسەر ڕێگاکانتان زۆرە بن اینجا پێتانەوە ئێن ئەتان کوژن بەڵام ئەم لەقلەقانە ئەیان خۆن ئەگەر لەقلەق نەمێنێ ئەوە مار و مێر و زیادەکەن بەرحاڵ جا من قسەیەت کا خالی جان ئێمە لە 21 مانگی دوو چۆن ئێمە 21 مانگی 3 نەورۆزمان هەیە بۆ بژانەوەی سروشت بەڵام لە 21 مانگی دوو تا ئێستاش لە زۆرێک لە لادیەکانی کوردستان جەژنی هاتنی حاجی لەقلەقە و لە لادیەکان کۆن من ئەوەی کە ئاگام لێبوو لەوەی بەڕێزیشتان زیاتر ئەو جێبەرزیانەی کە هەبوون هەقولیان دروستە کرد ئەیانوتەمە لانەی لەقلەقا بێ هەبێت زۆر جار لە زۆر دیە ماڵەکان خۆیان بە قوڕ لە خاستان لە گەرمیان منەوەی گەرمیان ماڵە مامەکان مەزانم دروستیانە کرد ئەو جێبەرزیانیان دروستە کرد و ئەیان پاراست ئەیانوت بابێت بۆ لە مامۆستاهای ژیانەوەی خاکیشە مانگی دوو خاک ئیتر وابزانم ئەو کاتەیە کە ئاکتیڤە بێ وەکو بیستومە من خۆم بەداخەوە لە شار لەدایک بووم بەڵام بەسم لە قسەکەی کاک خالیدا مەسەلەی لەقلەق لەو چیرۆکەی کە باسی کرد ئەوە یەکێکە لەوانەی کە لەقلەقەکە با بڵێن کە دوو پشک و مار و شتانەخوا بۆ خەڵکەکە ئەپارێزە خەڵکەکەش بۆی ئەو قولانەیان دروستە کرد بۆی ئەوە بمێنێتەوە لەوێ کەچی بەداخەوە ئێستا لێرەوانێت اینجا شتێکی کەشمان کا خالید ئەی کوونەبە بوو یەکێ بوو لەوانە کە جوتیارەکان نەیانە هێش بکوژرێ پیان ناخۆش بوو بکوژرێ لەوەیە باڵندەی تریان نین کرد بێ بەستەنانە گۆشتەکەشی لە ناو کوردەواری خۆمانە وەکو حرام نا یعنی وەکو ئەو کراوە ئەوەن گۆشتەکەی تاڵە یان قەلەڕەش کوونەبەوەی بە شەو جرجەخوا و ئەو جرجانەش دەرەچن عەرز شیتەڵەکەنەوە بەڵام کاتێکا چنە ناو کێڵگەکانە خۆن زەرەر بە بەرهەم بەروبوومە کێڵگەیەکانە دەن بەڵام وەکتری جرجە کۆرە عەرز شیتەڵە کاتۆ نایڵێ عەرز ڕق بێت ئەمانە هەموو پەیوەندیان بەیەکەوەیە بەڵام ئەم باڵانسە بەڕاستیان باڵانسێکی گرنگە ئەگەڕێمەوە یعنی ئەوەی کە تۆ باسی کرد ڕێک وایە من خۆم لە لادیا لەدایک بووم لە لادیا گەورە بووم و ئەم شتانە تیاژیاوم نەک خوێن و من بەڵام دوایی کە ئەکەومە ناو ژیانی ڕۆژنامەوانی ژینگەیەوە و پشت بە زانست ئەبەستم دەربارەی هەمە جۆری ئەگەڕێمەوە سەر ئەم چیرۆکانە جامە بەسم لەوە بوو ئەوەی کاک پەیوەند پرسیارێکی بەجێیە بەڵام ئێمە زۆر جار ڕەسەنایەتی لە مامەڵەکردن لەگەڵ بابەتەکەیە لەوەیە فۆرمێکی جوانمان باتێ من لەگەڵ ئەوەیان تا ئێستا تەکنۆلۆژیای بەهێزمان نییە ئێمە ئەگەر سەیری فیلمەکانی مثلەن لیۆناردۆ ناوەکەم لە لیۆناردۆ دیکاپریۆ بکەین ئەگەر ئێمە تەماشای ئەو بکەین لەوانەیە ئەو لە ئەمریکاژی ئەمریکا لە هەموو لە زۆر ڕۆوە لەسەر ئۆقیانوسەکانە بۆ نمونە تەکنۆلۆژیایکی بەرزی لەگەڵایە وێنەی وای هەیە لەسەر ئاو لەسەر بوونەوەرە ئاویەکان لەوانەیە لە ڕووی شکلیەوە یعنی کوالیتێکی بەرزمان باتێ
بەڵام ئێمە لێرەیە باسی ئۆریجینالیتیەکەین مەبەستم ئێمە ئەتوانین لە دەشتایەکانی گەرمیانە لە چیاکانی پشدەر و بتوێنە لە قەراق لە بەمۆ لە سۆران لە حاجی ئۆمەران لە بادینان ئەتوانین بە دوای ئۆریجینالیتی بگەڕێن بۆ ئەوەی بابەتمان دەستکەوێت باسی ئاسک بکەین مامەسا باسی ئاسک بکەین باسی ئاژەڵاکان بکەین کە لە ناو چووە باسی مامەسا پرسیارێکی کەم ئەوە بوو ناوی ئەو بەنداوان بیرچەوە کە لە تورکیا لەسەر ئاوەکە دروستکراوە ببوورەیەک تۆز دوورەکەوێتەوە بەڵام هەر پەیوەندی بە ژینگەوە هەیە چکە باسی ئاوەکەین وایە ئەو بەنداوە ئەگەر ناوەکەی لە خەیاڵا بێت سوویەکی پێوە بوو ئێمال کرانی ڕاگەیاندنیش باسی نەکرد لە کوردستانی باشوور ئەمە تابان خان ئەگەر بچین ناو ئەم بابەتەوە بڕاستیوە بابەتێکی ترە یعنی لێی دەرناچین مەبەستم بۆ ناونیشانی فیلم مەبەستم بۆ دروستکردنی فیلم بۆ ئەتوانن بچن لەسەر ئەو بەنداوە دروستیکەن بۆ نمونە بابەتی فیلم لە کوردستانە ئەتوانین با بڵێن بابەتی زۆر هەن دەربارەی لە ناوچوونی جۆرەکان دەربارەی تێکچوونی خاک دەربارەی بە بیابان بوون دەربارەی دیاردەی خۆڵباران بە خۆشحاڵیەوە من لە ڕۆژانی لە 2 مانگی پێشوە سەرپەرشتی 2 فیلمی دۆکیومانتاریم کرد فیلمی بچووک دوایی لینکەکانتان بۆ ئەنێرم یەکێکیان لەسەر خۆڵبارین بوو بە ناوی میوانێکی ناوەخت و هەروەها فیلمێکی تریشان لەسەر تانجەڕۆ بوو بە ناوی ژیان بە کاتی تانجەڕۆ و هەروەها فیلمێکی تریان لەسەر کەمتیارە هێڵدارەکانی بەمۆ بوون بەڵام ئەمانە من لێرە هەر بۆ وەڵامەکەی کاک پەیوەن و بۆی تابانخانیش بۆ چوونێکمەیە کاک خالید جام یەکەم شت ئەو کەسەی کە نووسەرە سیناریۆ ئەنووسێت بۆ فیلم ئەگەر کەسێک نەبێت ئاشنایەتی لەگەڵ سروشت و لەگەڵ خاک و با بڵێن جوتیار نەبێ خەڵکی لادێ نەبێ کەمتر ئاگای لێبێ و کامتر ئەو چەمکانە ئەبن بابەتی سەرەکی فیلمەکەی ئەمە یەک تۆ هەر سێ باسێری ڕۆمانەکان یەشار کەمالکەین ڕۆمانەکان یەشار کەمال کاتێکەکەی خوێنیتەوە تەواو گرێبەستی خاک و ئاو ژینگەیە و تەنانەت یەشار کەمال زۆرێک لە لاوکەکان خۆی ئەڵێڵە لە زمانی دایکمەوە من لە ڕێ کاکسیروان ڕەحیمەوە کە کاک بەکر شوانیەوە کە لەگەڵیا زۆر لە چاوپێکەوتنەکانیان لەگەڵیا کردو زۆر لێ نزیک بوون لە ڕێگەی نووسینەکانی ئەوانەوە ئاگام لێیە یەشار کەمال زۆر ئاگای لە زۆربەی لاوکە کوردیەکان لە زمانی دایکیەوە فێر بووە و لەگەڵ ئەوەشە هەوڵی داوە سروشت زۆر ڕنگ باتەوە و سروشتشی کردووە بە شوناسی نەتەوەیی کورد لە ڕۆمانەکانیە ئەی بۆ سیناریۆ نووسەکانی ئێمەی کورد نایکەن مامۆستا پرسیاری کە کاک یەک دقیق تابانخان ئەو پرسیاری کە کاک پەیوەند کردی فیلمساز ئێمە توانێ بیکات بەڵام کێشەکەمانەوەی فیلمسازەکانمان سیناریۆ نووسەکانمان زۆربەی شارین من ئەمە جیاوازی ناکەم لە بینی شاری و گوندی ئەگەر شارینچە بەڵام بە ئاشنایەتی لەگەڵ گوندا هەبێت ئێستاکە لە میدیاکان ماناوانەی کە لە میدیاکانن لە تەلەڤزۆنەکە ئێمەیان بینین کە قساکەن کا خالی جەم دەستەواژەکان بەغەڵەت بەکارێنن بە تووڵە سەگ ئەڵێن بێچووە سەگ ئەڵێن بێچووە ئەسپ ئاخر نە ئەسپ بێچووی ئەبێ و نە بە بێچووی ئەسپی ماینیش ئەڵێن بێچوو ئەم دەستەواژانە تا ئێستا سەقەتە یعنی میدیامان فلیمسازمان ئەبێ بڕۆنەوە بگەڕێنەوە بۆ سروش بڕۆنەوە ناو لادیەکان بە شەرمی نەزانن یعنی من لێرە کا خالی تۆ لە دەرەوەی تەزانیتە کەنەدا وایە و نازانم بەریتانیا تابانخان ئاگای لێرە من ترەکتەرێکی بچووکمانەیە جای پێ بڕین ڕای پاوەر ئەوەم کڕیەوە جا بڕم حوشەکەم گەورەیە تقریبا 4 دۆنمە جامە بڕیاوە برادێک تەلەفۆنی کرد ڕام گرتووەڵا لەسەر دینەکەەوە قسەمە کرد وتی ئەوە بۆ هەڵت نەگردوت مۆڵا خەریکیەوە وتی باوکە ڕۆتۆ لە ئەمریکا ئێستا شۆک و جوتیارێک لەسەر ترەکتەری وازانن عیبە وازانن نابێ هەبێ زەوی وتیوە یعنی بە شەر بەڵێ بەس مامۆستا خالید ناوی ئەو دوو فیلمە زۆر گرنگ بوو بەڕاستی ئەگەر دووبارەی کەیتەوە بۆمان
مامۆستاجیان دوای ئەتوانم لەسەر کۆمنتەکە میوانێکی ناوەخت بەڵێ میوانێکی ناوەخت ژیان ناوەخت دوای ئەوە قسەکە تەواو کە برادێکمان کۆمنتێکی هەمێ بیخوێنینەوە بەسەر یەک دقەتخوا مامۆستا خالیت تۆ چەنی کەت ماوە بابەتەکەت چونکە ئێستا حالیان 45 دقەی ڕۆشتووە بەرنامەکە زیاتر حەزەکەم بزانم ئەتوانم بڵێم ئەو سێتەوەرەی دانرابوون هەمووی یعنی بە شێوەیەکی بڵێن منهەجی نەهاتوون یەک دوو سێ هەمومان تێکەڵ کردووە باسی بکەین بەڵام ویستن لەسەر ئەو خاڵە قسە بکەم کە خاڵێکی زۆر گرنگە ئەویش زانستی ژینگە کە یەکێکە لەو خاڵانێک کە دیاریم کردووە لە قسەکانمە زانستی ژینگە ئەبێ ببەسرێ بە کللتوری خۆڕسکی کۆمەلگاکانەوە زانستی ژینگە ئەبێ ببەسرێ بە ژیانی خەڵکەوە ئێمە لە کوردستانە ئەتوانم بڵێم بۆشاییەک هەیە ئەو بۆشایە ئەوەیە کە باس لە ژینگە ئەەکەین یەکسەر باسی ژینگەی شار ئەەکەین ئەچین لە شار ئەکۆڵینەوە لە زبل و خاشاک ئەکۆڵینەوە لە نەبوونی سەوزایی ئەکۆڵینەوە ڕاستە ئەمانە هەڵەن نین بەڵام ژینگە تەنها ژینگەی شار نییە ئێمە ژینگەی دەرەوەی شارمانە ئێمە وایڵد لایفمان هەیە ئەمە بەسم ژیانی کێویانە چونکە ژیانی ئێمە بەندە بە ژیانی کێویانەوە وجود و بوون و سەرچاوی خۆراکی ئێمە بەندە بە ژیانی کێویانەوە بە پێچەوانەوە ژیانی ئێمە لە ناو شارە بارگرانیە بۆ سەر ژیانی کێویانە بۆ نمونە ئێمە هەرچی ئاوەڕۆ و پاشەڕۆ و ئەوەنەی مرۆڤ هەیە لە شارەکانەوە ئەچن ناو سروشتەوە چن ناو سەرچاوەکانی ئاوەوە بۆیە ئەم بارگرانیە ئەمە خۆی لە خۆیان کێشەیەکی ژینگەیە ئەگەر باسی لێ بکرێت ڕاستە کا خالید من لەگەڵتان بۆ قسەیە من لێرە ئیشی بیناسازی یەکەم وەکۆ لە نووسینێک ماگەربینی بێتە باسم کرد ئەزمموی شمەیەوە لە گڕێی کۆد بەندەکانی ڕێسای بیناسازی لە وڵاتەوە ئاگام لە زۆر چەمکە ئێمەی کورد کەڵچەرێکمانەیە فەرشە شوین دایەخین لەسەر کۆنکری توی تر دەسەکەینە بە ئاو ئەی شوین من لە خانوەکەمە گەراجێکم دروست کرد لە گەراجەکەیە لە ناو هەر گەراجمانە بێ هەبێت لە گەراجەکەی هاتم چی بکەم جێی منهۆڵێکم کرد ئاو بڕاتە دەرەوە لە ناو گەراجەکەەوە ئەمە بۆ نمونەی قسەکەی بەڕێستان بچێتە دەرەوە وتمەگە فەرش شتێکمانە بوو لێ بیشوین ئاوەکەی چێتە ئێوە لێوارڕۆ کە پشکنەری خانووەکە ها سەرپەرشتیارەکە چی پێڵێن نازانم لێرە ئینسپێکتەری پێڵێن کە ئەو هات سەیری کرد وتیوت بۆ چییە وتم بۆ ئەو وتی نەخێر لای بە وتمەتوانم بزانم بۆ بۆم ڕوونکەرەوە وتی ئەمە گەراجە وتی یەکێک دێ ڕۆنی سیارەکەی تیاگۆڕێ ڕۆنەکە کاتە ناو ئەو منهۆڵەوە ڕاتە ناو ئاوەڕۆی شارەوە ئاوەڕۆی شار پیسەکە ئەها سەرنجەکەی ئەو زۆر جوان بوو ئەو لەسەر ئەوە ڕەتی کردەوە بۆ ئەوەی ژینگە ئەو ئاوەڕۆیە نابێ پیسکرێت زۆر ڕاستە جەمە بەسم لەسەر ئەو قسەی تۆ بۆ نمونە ئەوە بەڵام بەڵێ ئێمە ئەتوانین بابەتەکەی تریشتان کە باسە کرد فیلمسازی ئێمە ئەتوانێت زۆر چەمکمانەیە بۆ ئێستا بەس ئەو شوقانی کە لە گۆیژەیە دروستەکرێت لەو سێگردەیە ئایا هیچ پشکنەرێک کەسێک هاتووە لەو گردانە بکۆڵێتەوە کە بزانێ ئەو گردانە پەیوەستن بە شوێنەوارەوە هیچ شوێنەوارێکی لێ بۆ یاننا ئەمە یەکێک لەوە ئایا کردویانەکە خالیت بە پێی زانیاری من نەخێر وەنیە نیان کردو ئەمە یەک دوو ئەو گردانە ئەگەر بێت و بینایی لەسەر بکری ئەم پرسیارە پەیوەستە بە بەڕێستانەوە بینایی لەسەر بکری ئەو بینایانە چەنی ڕێژەی کۆنکریتە چونکە من لێرە بە کردداری بە عملی لە ناو پرۆسەکەم کە ئەزانم لە هەموو بینایەکە لە دروستکردنی هەموو خانوویەکە ڕێژەی کۆنکریت لە 100 دەیە لە ناو خانووە بەڵام زۆربەی ڕێژەی دارە کاک سەرکەوت ئەوە پرسیارێکی زۆر گرنگە بەڵام پێشەوە وتت یەکێک هاوڕەیەک هەیە کۆمنتێکی هەیە من دوای ئەوە گوێ لە کۆمنتی ئەو هاوڕەیە ئەگرم اینجا دێمە سەر ئەو پرسیارەی جەنابەت
بەڵێ کاک جەلال محەممەدەمین ئەڵێ سڵاو لە هاوڕێم کا خالی سلێمان جیاوازی چییە لە نێوان فیلمی دوکومنتاری و فیلمی دوکومنتاری ژینگەیی لە ڕووی تەکنیکەوە؟ بەڵێ وڵای بەڕاستی هەر یەکن ینی ئەوەی من تەماشام کرد بێت و ئەوەی خۆشم کرد بێتم لەسەر خۆم نەم کردووە خۆم بڵم کارکتەری ناو فیلمی ژینگەیی بوومە فیلمی دوکمنتاری بوومە هەر ئەوەیە بەڵام ئەتوانم بڵێم وردەکاری هەیە کاک جەلال و هەندێک وردەکاری هەیە لە ناو فیلمی دوکومنتاریە ئەبێ بەڕاستی کەسێک ناتوانێت لە خۆیەوە دەستی بۆ بەرێ بۆ چونکە ئەبێ یان ئەو کامێرەمانە یان با بڵێن ئەو دەرهێنەرە ئەبێ چاوی لەسەر زانایەک بێت زاناکە ئیتر لە چی بوارێکە ئیشەکات بۆ نمونە لە بواری خاکە لە بواری لێکۆڵینەوە لە زیندەوەرە بچووکەکانە لێکۆڵینەوە لە دارە لێکۆڵینەوە لە زمانی دارە لە پەیوەندی نێوان دارەکان پەیوەندیان چییە بەیەکەوە ئەمە بە شوەیەکی زانستیڵە نەک بە شوەیەکی شاعری ینی بۆ نمونە دار زمانیان هەیە لە ناو یەکتریان دار تێگەیشتنیان هەیە لە نێوان یەکتریان لە ڕێگەی ڕێگەوە لە ڕێگەی ڕێگەوە لە ڕێگەی هەواوە لە ڕێگەی گەڵاوە لە ڕێگەی هەموو شتێکەوە ئاگایان جاری وایە لە ڕێگەی گیانەوەرەکانەوە بۆ نمونە لێرە نمونەیەکی بچووکەێنەوە کە هەمومان ئەیزانین وە کورد یعنی سمۆرە ڕۆڵێکی گەورەی هەیە لە ناو سیستەمی سروشتیە ئەوش ئەو بەروبوومەی کەوا ئەیشارێتەوە بۆ نمونە تاقلە گوێزێک ئەشارێتەوە یان با بڵێن بەرهەمی هەردارێکی تر ئەیشارێتەوە لە بیرێچێت لە بیرێچێ دوایە چێ شتی شوێنێکی ترا ئەگەڕێ بە دوای خواردنێکی تر ئاگەڕێ دوای ساڵێک ئەو بەرهەمەی کە ئەو شاردوێتەوە لە ژێر خاکە ئەبێتەوە بەدار کەواتە لێرە سمۆرە ڕۆڵێکی ڕاستە و خۆی گرنگە بینیە لە فراوانبوونی ڕوبەری دارستانە و هەروەها باڵندەکان و هەروەها بەراز و هەروەها هەموو ئەو بڵێن گیانەوەرە کێوێ گیاخۆرەکان ڕۆڵێکی ئاسیە بن لە فراوانبوونی لێرە مەبەستم چی بوو لەم قسەیە کاک جەلال مەبەستم ئەوە بوو ئەبێ ئەو کەسەی کە فیلمێک بەرهەمێنێ ئاگای لێرە بیان ئەوەیە لە دوای ڕۆژنامە نووسێکەوە بێ ڕۆژنامە نووسێکی شارەزا لەم بوارەیە بتوانێت شتەکان شەرح بکات یان ئەوەیە ئەبێ لە دوای زاناوەیەکۆ بێ ئێمە ناتوانین تەنها فیلمێک بکەین و چەند لەقتەیەک بگرین و چەند قسێک بکەین ئێمە ئەبێ بینەرەکەمان بەباشی لێمان تێبگات پەیامەکەی خۆمان بەباشی بگەێنین ئێمە ئەبێ هەستیاریەک هەیە یعنی هەستیاریەک هەیە ئەو هەستیاریە لە نێوان ئێمە و بوونەوەرەکانە ئێمە ئەبێ ئەو هەستیاریە دەربخەین ئێم بۆ نمونە پەیوەندی ئێمە بە خاکەوە بە کرمەوە پەیوەندی ئێمە بە ئاسکەوە پەیوەندی ئێمە بە گورگەوە پەیوەندی ئێمە بە کەروێشکەوە ئەبێ ئەو هەستیاریە ئەو پەیوەندی هەستیارە دەربخەین کە لە نێوان مرۆڤ و لە نێوان سروشت و لە نێوان جۆرەکانی ناو سروشتان بۆیە لێرەوە پێم وایە ئەمە جیاوازێکەیە لە وردەکاریەکان و لە چکە لە کۆتاییە فیلمی دۆکومنتاری ژینگەی فیلمێکی زانستیشە تەنها هونەری نییە هیوادارم وەڵامەکەم ڕوون بێت بەڵێ کا خالید وەڵام ئێمە تۆ وەڵامەکەی خۆتە دەیتەوەی ترە مێنێتەوە لای کاک جەلا لەگەر هین بێت بەڵام ئەوەیە منی شەر هەم لەگەڵ هەمان بۆ چوونی تۆم فیلمی داکومنتەری بەڵگە فیلم بە کوردەکەی پێڵێن بەڵگە فیلم لەسەر هەر چەمچێک بێت هیچ جیاوازیەکی نییە بەس ئەوەیە بەڵگە فیلم زیاتر بە پشت بە سەرچاوەکانە بەستێت وەکو فیلمی درامی نییە ژانرەکانی تری فیلم نییە بەس بەڵگە فیلم ئەگەر سەرچاوەکەی لە بەردەست نەبێت چۆن ئەو فیلمە دروستەکات وە لەسەر بەڵگە فیلمیش کۆمەڵێک برادری کەمان هەیە شتیان وتووە ئەم وەڵامی کاک جەلالیش هاوڕێمان کاکسان سەراوان لەم ماوەیە لایڤێکی کرد و وانەیەکی وتەوە لە چەمچێک لە چەمکەکانی باسی ئەو بوارەی کرد لەسەر ژینگە کاک خالیدجان خۆتە زانیت ئەو ئاشنای ئەو بتەوەرەشە کا خالید بە ئێمە چوینە سەر سینەمای جیهانی و هونەرمەندانی جیهان و بە تایبەت ئەمریکا ناشنال جیۆگرافی کە ئیکات من گەلێ جار بە تاوانی ئەزانم گەلێ جار حەز ناکەم سەیریشی کەم یعنی کاتێک کە ئاژەڵێک پەلاماری ئاژەڵێکە دات ئەتوانم کۆمنتێک بەم زەحمە نەبێ لەسەر ئەوە
سەرکەوت زۆر بە خێرایی بەڕاستی لە ناو ئیکۆسیستەمە یان با بڵێن سیستەمە ژینگەیەکانە شتێک هەیە ناوی زنجیرەی خۆراکە ئەمە زۆر گرنگە ینی کە ئێمە ڕوەک خۆی بەرهەمهێنە ڕوەک بەرەمهێنە کە وزە لە نێوان شتێکە هەیە پێڵێن تەمثیل الضوئی کە وزە لە هەتاوە وەرەگرێت و ئەبێت خۆی بەرهەمهێنێ دوای ئەوە ئێمە ژمارەیەک گیانەوەری کێویمان هەیە ڕوەک خۆرن ئەوانە لەسەر ڕوەکەژین و هەروەها گیانەوەری ترمان هەیە گۆشت خۆرن ئەوانە لەسەر یان گۆشت خۆرەکان لەسەر ڕۆک خۆرەکان نەژین و هەروەها لە کۆتاییە هەمووی گیانەوەرە گۆشت خۆرەکان و ڕوەک خۆرەکان و ئێمەی مرۆڤیش کە کۆتایی بە ژیانمان دێ ئەمرین ئەو کاتە ئێمە ئەبینە خۆراکی وردیلەکانی ناو خاک بەم شێوەیە ئیکۆسیستەم بەردەوامە بێ بۆیە من پێم وان نییە ئەوە تاوان بێ بەڵام فۆکەسێکی زۆر هەیە من لەوەیە هاوڕام لەگەڵ تا فۆکەسێکی زۆر هەیە لەسەر ئەم بابەتە لە کاتێکە وەک لە سەرەتایە ئاماژەم پێکرد لە سا 60 بوونەوەرەکان لەسەر زەوی لە ناو خاکە ئاژین زۆر کەم کتێبێکی زۆر کەممان هەیە لەم بوارەیە بەڵام کتێبێکی زۆر و فیلمێکی زۆرمان هەیە لەسەر گیانەوەرە بینراوەکان لەسەر زەوی زۆر سپاس ئەوە تەنها بەڵام من مەبەستەکەم مەسەلەن لە لایەنی تەکنیکی فلیمسازیە لە لایەنی میدیایە یعنی بۆ ئێمە کۆمەلگایەک دروستکەین چونکە بێ سەیری کاردانەوەشکەین لای وەرگرچیە بێت بۆ ئێمە کۆمەلگایەک دروستکەین وەکو ئەو ئاژەڵەی کە پەلاماری مەسەلەن مەیمونێکەدا ئاسکێکەدا دووگیانەوە خەریکە بێچوەکەیە بێت کە ئەمە لە ڕێسای سروشتە بۆ نمونە پڵنجێک ئەوەی کردووە بەڵام دوایی ئینتحاری کردو پێی ناخۆش بووە کە ئەو بێچووە ئەم بۆ بە سەبەبی کوشتنی ئەو بێچووە ئەو کارمامزەکە بواە لەدایک بێت نەی هێشتووە یان هی مەیمونونەکە مەیمونێک شێ ئاوە بێچوێکی مەیمون لەدایکە بێت بە ئەمانە هەیە مامەسەکە و باسی نەکە ئێتیک و ئەخلاق لە لای ئاژەڵ و بەبراورد لەگەڵ مرۆڤ بە نازانم ئەوە تابان خان کاردانەوەکەی لە لای خەڵک ئەبێ لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی فلیمسازیەوە لە ڕووی میدیاوە زۆر وشاربی من باس لەوەیانەکەم ئەو مامۆستا بەڕای من ئەوە کەوێتە سەرەوەی دۆکیومنتری دروستەکەی ڕیاڵەتی و ڕاستی واقع پیشانەیە یاخود فیچە فیلمێک دروستەکەی کە هینی خۆتی تێەکەی بۆ چوونی خۆتی تێەکەی تو ئەو کاتەوانە حقق ئەی گۆڕیت مەبەستم لە کاردانەوەکە ئێستا من ئاگام لە بواری فلیمسازی و میدیایە هەرایەکی زۆر لەسەر ئەوانە هەیە یعنی ئەڵێن ئازاری ئاژەڵ نەبێت بۆ نمونە من کورتە فیلمێکم کرد لێرە ویستم ئازاری ئاژەڵی تیابێت ویستم ئازاری مناڵی تیابێت لە لای خۆمان کە لە کوردستان لە مناڵە دەن بەدار لە وڵاتی ڕۆژەڵاتی ناوین لێرە برادەران فلیمسازەکان هەموو لیان کردن بەهارە وتیان سەرکەوت ئەو دوو دیمە نەلابە ڕاستە لە درامیان ناتوانانی مامەسا لە فیچە فیلم و درامیان ناتوانانی لێرە هەنێک خوێنی کۆتر پیشان بی بۆ نمونە مناڵ پیشان بی بە تون و تیژی جەستەیی و هەتا دوایی بەڵام لە ناشنەل جیۆگرافی و ئەو ئیشانەی کە BBC و ئەوانە ئەیکەن نازانم ئاساییە گوپڵ و شتانە پیشانێن لەسەر هەرایە لەسەر ئەوە هەرای لەسرە چونکە ئەیانەوێ کاردانەوە لە لای خەڵک نەبێت تەلەڤزۆنێکە خرێتە سەری مناڵ سەیرەکات کۆمەلگا سەیرەکە کۆمەلگا تێکەدا کۆمەلگا سەقەتەکە من بۆ خۆم ناخۆشە بەلامەوە بەڵام چۆن تۆ پێت ناخۆشە ئەبێ بزانی زۆربەی کۆمەلگاش پێی ناخۆشە ئەو سەگانی کە ئێستا لە ناو کوردستانە لەسەر جادەکانن ئەبێت ژینگەیەکی تەندروستیان بۆ دروستکرێت نەک لەسەر جادەکان سیارە لیانەدا معوقەکرێن ئازارە مامۆستا خالید مەبەستی لەوە بوو کە یاسای سروشتە کە خۆرە ئاژەڵەکانە بن بە خۆراکی یەکتری پاشان ئەمومانە بینەوە بە خۆراکی خاک ئەو قسەی لەگەڵ یامانی ئەو قسەی تەواوە ڕاستە باسی ئەویان ناکەم منش لەو تەوەرە لەگەڵیانم ئەویان شتێکە لە سروشتایە
بەڵام لە شاشەیەکە لە ڕووبینێکە بە شاشە بە کوردی ئەڵێن ڕووبین لە ڕووبینێکە بۆ ئەوە پێشان بدرێت ئەوە ئەبێ بزانی کاردانەوەی لای خەڵک چییە جابا بێ مۆسەر تەوەرەکەی خۆمان کار خالیت ئەمێ چەمچێک لەگەڵا باسکەم ئەی فیلمسازی ئێمەی کورد باواز لە جیهان بێنی فیلمسازی ئێمەی کورد چی بکات کێشەکەمان لە لای خۆمانە فیلمسازی کوردی ئێمە هەر تەواو بێ ئاگایە خۆ ئەتوانێت بە کورتە چیرۆکێک شتێک بکات بە فیلم بێ بە کورتە فیلمێک و باست لە داکۆچی لە ژینگە بکات خۆی بەڕاستی ئێمە دوو تەوەرمان هەیە بۆ بەرهێنانی هەر فیلمێک لەسەر کێشە ژینگەیەکان بێ و هەروەها لەسەر گۆڕانکارەکانی کەش و هەوا بێ ئەوش ئەوەیە لایەنی دوکومنتاریمان هەیە وەک باسمان کرد کە ئەمە بڵێن سیناریستیان با بڵێن بەرەمهێن یان با بڵێن دەرهێنەر ئەتوانێت لە ڕێگای ڕۆژنامە نووسێکی تایبەتەوە لە ڕێگای زانایەکی تایبەتەوە لەو وارەیە دەست بە ئیش بکات و هەروەها بچێتە ناو بابەتەکەەوە ببورن لەم کاتەیە ئەتوانێت ئیتر گۆشەی جیاجیا هەیە ئەتوانێت لەسەر خاک ئیش بکە ئەتوانێت لەسەر مەسلەن گیانەوەرە کێوەکان ئیش بکە ئەتوانێت لەسەر پیسبوونی هەوا ئیش بکە ئەتوانێت لەسەر کەمی دابارین ئیش بکە ئەتوانێت لەسەر لافاو ئیش بکە لەسەر زۆر شت ئەتوانێت ئیش بکات ئەمە لاینێکیانە لاینێکی تر هەیە ئەوش فیلمی فیکشنە فیکشن بەڕاستی خۆ من فیلمساز نیم بەڵام لەوانەیە بە حکمی ئەوەی کە من شانۆشم خوێندووە کەمێک یعنی هینێک لاینگیرێکم هەیە با بڵێن لینکێکم هەیە لەگەڵ هونەری سینەماشە ئەوش ئەوەیە ئێمە پێویستمان بە چیرۆکە پێویستمان بە حکایەتە ئێمە بێ حکایەتێکمان هەبێ بۆ ئەوەی فیلمێک دروستکەین ناتوانین یەکسەر وەرە با بچین فیلمێک لەسەر ژینگە دروستکەین ئەی باشە قەینا لەسەر فیلمێک لەسەر ژینگە دروستەکەین ئەی لەسەر چی بێت خۆی ئەمە پرسیارە لەسەر چی بێت ئەبێ حکایەتێکمان هەبێت ئەبێ چیرۆکێکمان هەبێ ئەم چیرۆکە ئیتر خۆ لەوانەیە چیرۆکی ڕووبارێک بێ لەوانەیە چیرۆکی چیایەک بێ لە ناوە برێ لەوانەیە چیرۆکی ئەو چیا و گرد و شاخانە بێ کەوا ئێستا دەستخراوەتە بینەقاقایان لە کوردستانە بەبێ هیچ توێژینەوەیەکی زانستی و بەبێ هیچ مەرجێکی ژینگەی لە ناو ئەبرێن ئیتر بابەت زۆرن بەڵام گرنگەوەیە ئێمە حکایەتەکەمان چەندێ پەیوەستە بە واقعەوە و چەندێک ئەتوانین پەیامێکشی لە ڕێگەوە بگەینین لە کۆتاییە هوەر هەر ژانڕێکی هوەر پەیامێکی خۆی هەیە پەیامەکەی ئێمە چییە ئەمانەوەیەکی تازە بەرهەمبێنین ئەمانەوێ ئەی کێ ئەی تارگێتمان کێیە یعنی بەسم جمهورمان کێیە بۆ کێ فیلم بەرهەمهێنین ئەبێ یعنی ریسێرچێکیان با بڵێن چیژن و توێژنەوەیەکی باشی بۆ بکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ببینە خاوەن فیلمی سینەمایی ژینگەی بەبێ ئەم توێژینەوانە بەبێ ئەم جۆرە گەڕانە ئێمە ناتوانین یەکسەر دەست بۆ بابەتێک بەرین لە کاتێکە ئاگامان لێ نەبێ مەسەلەی ژینگەیەکان لەکوێیان خۆ کاتێک دەرهێنەرێک یان سیناریستێکەوێت فیلمێک لەسەر خاک بنووسێت خۆ بێ تێبگات سیستەمی شتێک هەیە ناوی یعنی ناوی بایۆدایڤرسیتی یان با بڵێن هەمە جۆری ناو خاکە شتێک هەیە ناوی مایکرۆ ئۆرگانیزم ئەمانە ئەبێ لێیان تێبگات نابێ یەکسەر دەستی بۆ بەرێت ئەبێ لێیان تێبگات لە ڕووی زانستیەوە اینجار ئەم ڕووە زانستیە ئەم تیۆرە زانستیە چۆن پەیوەستەکە بە واقعەوە ئەوەی کە هەیە لە لای جوتیارێک ئەگەر ڕێمەوە سەر ئەو فیلمەی کە بەناوی کیس دە گراوند کە یەکێکە لە فیلمە باشەکان لە ڕووی زانستیەوە بەڵام لە هەمان کاتە پەیوەستی کردووە بە ژیانی جوتیارەکانی ئەمریکاوە کە چۆن خاک دەوڵەمەند ئەکەن و لە زۆر شوێنە چۆن خاک دەوڵەمەندەکەی خۆی لەدەست دەدات بەڵێ کا خالید ئێستا ئێمە خۆمانە بینین سێرەکەی لە کەنەدا و لە ئەمریکا خاک زۆر بەربڵاوە وەکو ئەوروپا نییە کە ڕێژەی خاک کەمترە بەڵام سێرەکەی دەوڵەت هاتووە چی کردووە باجی لەسەر ئەو جوتیارانە کەم کردوێتەوە بۆ نمونە دائی کرد کە کاتەوا بزانم 42
زەوی لای خۆمان بۆ هەر ئەیکەرێک ئەگەر ئاژەڵێک ڕابگرێ دەسەڵات حکوومەت وەکو دایرەی باج لی خۆشە بێت بۆ هەر ئەیکەرێک لی خۆشە بێ باجی لێوەرناگرێ کەواتە گەشەدانە. بەڵام من ڕوونکردنەوەیەکی کەمەیە کا خالیت لەسەر ئەوەی کە ئێمە کورتە فیلم لە زۆر بوارە ئەتوانرێت دروست بکرێت. بۆ نمونە ئێستا لەسەر فەیسبوک پڕ بووە لە من ڕۆژانە ئیبینم تر لەوەیە ئەوە هی خۆمە کە لایکیانەکەم ئەبینم سێرەکەم یابانیەکان چاینیەکان زۆر خەڵکی کە دێن فیلمەکەن لەسەر سەگ لەسەر خۆشەویستی ئاژەڵەکانی تر مەیمون و هەر ئەمڕۆ کۆمەڵێک کورتە فیلمی بچووک بچووکم بینی لەسەرەوەی خۆشەویستی لە بینی ئاژەڵەکان چۆن ئەسپێک ڕائەکا بۆ لای خاوەنەکەی باوەشی پیاکات کە ئەمە شرۆڤەیەکمەیە لەسەر فیلمی وۆرهۆرس ئەوەی سپیلبرگ کاتێک کە ئەسپەکەی پێ ئەگاتەوە لە کۆتایە لەگەڵ کوڕەکەی لەوێ ئەو خۆشەویستیە زۆر بە جوانی پێشانەدا. جا من شرۆڤەیەکی فیلمسازی مەیە لەسەری وا خەریکم مۆنتاژێکم و قسەی لەسەرەکەم و دای بگرم هەر بە بەڵێ مامسا خالیدیش ئاماژەی بەوەیە کە خۆشەویستی لە نێوان مرۆڤ و ئاژەڵە مرۆڤ و مێرۆکانە دروست بکرێتەوە وردە وردە ئەو پەیوەندی و بۆندە دروست کرێتەوە لە بینی مرۆڤ ئەو حساسیەتە ئەو هەستەوەریە دروست بکرێت لە بینی ئێمە و ئاژەڵە. یەک کۆمنتی بابان حەمە ساڵح ئەڵێ بەنیسبەت ئەو کورتە فیلمەی کاک سەرکەوت باسیە کاکە دەربارەی ئازاردانی ئاژەڵ و لێدان بوو لە مناڵ پێم وایە تەنها لە فیلمێکی مێژوویدا بێکێشە ئەتوانی لەم جۆرە بابەتە پیشان بدەیت کە پێم بەڕەئی من لە ژانرە بەپێی ژانرەکە ئەتوانی چەند لە بابەتەکە پیشان بی یانی ئەگەر لە ژانری مێژووی یا هەنێشە دەتوانی پیشان بی وەکو وتمان لە ژانرەی دۆکیومنتریە و درامیە. ئەوە وەڵامی من بوو جانازەمەگە ئێوەش وەڵامتان هەبێ کا خالید فەرمو کا خالی تۆ بۆ ئەمەی نانە هەر فەرموو بەڕێستانەڵێ بەنسبەت و کورتە فیلمی کاک سەرکەوت باسیەکە دەربارەی ئازاردانی ئاژەڵ و لێدان لە مناڵ پێم وایە تەنها لە فیلمێکی مێژووی بێکێشە ئەتوانێ ئەم جۆرە بابەتە پیشان بدەیت ئەگە بەڕێستان شتێکت لەسەری خۆی بەڕاستی یعنی توندوتیژی چی لە فیلمێکی ئاساییە بێ چی لە فیلمێکی دۆکیومنتاریە بێ هەیە یعنی بۆ چونکە زۆربەی زۆری فیلمە دۆکیومنتاریەکان تەنانەت فیلمەکانی بۆی ناوەکە بە باشی بڵێن فیلمێک هەیە بە ناوی The Life on Our Planet دایڤید ئاتنبرۆ یەکێکە لە ناسراوترین ڕۆژنامە نووس و بێژەرەکانی دنیا خۆ ئەویش کە کاتێک مەسەلەن فیلمێک ئەکات لەسەر سیستەمی ژینگەی لەسەر هەمە جۆری ئەو کاتە زۆر بە ئاسانی ئاژەڵێک پیشانەیات کە ئاژەڵێکی تر ئەخوات ئەمە یعنی پێم وایە ئەمە لە ناو سروشتا هەیە و پێویستیشە نەوەکان لەمە تێبگەن کە ئێمە شتێک هەیە ناوی زنجیرەی خۆراکە. بەڵام تێبینەکەی من لەسەر ئەوەیە ئێمە لەسەر چیحێک ئایا تەنها لە پێناو ڕاکێشانی بینەرە کاک سەرکەوت ئەمانە ئەەکەین یان ئێمە حکایەتێکمان هەیە ئەمانەوە بیگەڕینەوە زۆر جار زۆر فیلمی مێژووی هەیە لە دەرەوەی بژینگەشت فیلمی مێژووی لەسەر ژیانی مرۆڤ ڕێژەیەکی باشی توندوتیژی تایە بەڵام ئامانجێک هەیە کۆنتێکستێک هەیە ئەم توندوتیژی تیا پیشان ئەدرێت ئەگەر لە دەرەوەی ئامانجەکەی خۆی بێ تەنها توندوتیژی بێ لە پێناو توندوتیژیە لە پێناو کۆکردنەوەی پارە یان لە پێناو ڕاکێشانی بینەری زۆر و فروشتنی بلیتێکی زۆر ئەو کاتە وەک تۆ لە سەرەتایە ئاماژەت پێکرد کاک سەرکەوت کاریگەریەکی خراپێ بێ لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ڕەفتار و لە ڕووی سایکۆلۆژیەوە لەسەر بینەر. بەڵێ من ئەوە بۆ وەڵامەکەی کاک بابان و کاک بابان شتێکی کەش لێرە بەکارێنێ پرسیارێکی کەشێ بە زبامیان وەڵام بەمەوە کاک بابان بەڵێ ناڵێم نییە بەڵام یەکەم
پێگە یەکەم هەنگاو یەکەم ڕێسا لە فلیم نووسینە لە سیناریۆ نووسینە نابێ هیچ دیمەنێک هیچ شتێک بە زیاد بنووسیت ئەگەر خزمەتی بینایی درامی سیناریۆکەت نەکاتە مەکە خالی داگای لێ و لە بوارەکەی خوێن لە بواری شانۆیە خوێنیوت و ئاگاشی لێ و شرۆڤە سازێکیش بەردەوام لەو بوارەیە بۆ لە بواری شانۆیە یەکەم شت نابێت شتی زیادە بنووسیت ئەمە یەک و دوو خاڵێکی کە هەیە وەکو کێشەی لە وڵاتانە ڕێکخراوەیە ڕێگەڕێکخراوی چۆن مافی مرۆڤەیە مافی ئاژەڵ و مافی سەوزاییش هەیە ئەمانەش لێتەکەن بەهەرە زۆربەی دەرهێنەرەکان لەو بابەتە ئاترسن و کاتێک کە دەستشی بۆ ئەبەن و ڕێکخراوێکی تر هەیە سەر بە بۆ مناڵە بۆ بینەرە ئەبێ نابێت کاردانەوەکەی خراپ بێت ئەمانە هەر هەمووی ڕێسایەکیاندانەوە هەموو فلیم سازانیان پەیوەست کردووە بۆەوە بۆیە ئەگەر ببینیت سێرەکەی لە ناو فیلمەکانە فیلمی تر درامی بێت هەرچیەکا بێت زۆر پابەستن بەوە چونکە با بڵێن سووی لەسرە سوو ئەکرێن و فیلمەکانیان ڕائەگیرێت ئەمە هەیە ئەوە ڕێسایەکی زۆر قورسی لەسرە کاک بابانجان و کاک بابان ڕوونکردنەوەیکی کەشەدات لێرەیە کاک بابان ئەڵێ لە مەیانامەی هەرەوەشی بخوێنمەوە ئەڵێ زۆر فیلمی داکومنتەری هەیە ئاژەڵی بەکارێناوە ئەی بۆ ئێمەی کورد فیلم سازەکانی کورد دەتوانەوە ئاژەڵانە بێنن بەکاری بێنەوە مەقسەدی لە فوتج یعنی گرتووەکانی ئەو فیلمانەیە بێنی بەکاری بێنەوە کاک بابان ئەوەش ناتوانانی چونکە مافی چاپارێزەیە ئێمە لێرەوە بۆ شیکاریەکی فلیمساز ناساڵح باسی ئەنەلایزیە کرد یعنی شیکاری فیلمێ کرد ڕانانی فیلمێ کرد هەنێ لە فیلمەکانی چکۆکمانێناکە لەسەر یوتوبە و لە زۆر جێگە هەیە بەکارمانێنا فەیسبوک و یوتوب ئەوانەیان ڕاگرت نیانێش پێشان بدرێت کەواتە ڕێسای پارێز نایەڵێت ئەوە نییە بە ئاسانی بتوانین بیکەین ئەو پێم خۆشە ببوورە تۆم بڕی بەس مامۆستا خالید تۆزێ زیاتر چۆن بڵێ وشیارمان کاتەوە لەسەر ژینگە ینی هەر بۆیەشە لێرەیت ئەمڕۆ بەڕاستی پێویستمان بە زانیاری زیاترە بۆ ئەوانەی کە خۆت دەستە پێ کرد و باسە کرد ئەگەر هەر لەسەر ئەوانە بڕۆی بەڕاستی و ئەگەر چ بابەتێکی کەوما بێ هەر هوشیارمان کەیتەوە ئێمە خۆمان بەڕاستی وەکو فیلمساز هینمان بۆیت ینی سروشمان بۆیت چی بابەتێک جوانە بۆ فیلم ینی بەڕاستی هینمانەی تێ ئیلهاممانەی تێ بە کورتەکەی وڵامە بدەیتەوە کاک پەیوەند بۆ چوونێکی باوەی کە پەیوەند بخوێنمەوە بۆت ئیتر پێم وایە ئەگەر هەرچی شتەیە خۆت بەڕێستان بیڵیت بۆی زۆر لە کاتت نەگرین بامەی کاک پەیوەنیش بخوێنمەوە ئەڵێ گرنگترین خاڵێک بۆ دروستکردنی فیلمی ژینگەیی بودجەیە چونکە فیلمە ژینگەیەکان پێویستیان بە توێچوێکی زەبەلاحە لێرەدا بەداخەوە چونکە شێوجی پێکاتە سازی کۆمەلگە و حکومڕانی دامەزراویە شوێنێکی پێکاتە سازی کۆمەلگە و حکومڕانی دامەزراویە هیچ لایەنێک ناچێتە ژێڕکێفی ئەو کولفە زۆرەوە لە پێناو بەرهەمێنانی فیلمێکی ژینگەیی ئامانزدار سەرباری هەژاری تەکنیکی باڵای فیلمسازی کاک پەیوەند زۆر ڕەشبینە خۆی ئەو خاڵی پەیوەندەوە دەست پێکەم و دوای پرسیار لەوە دەست پێکەم دوای دێمە سەر پرسیارەکەی تابانخان هەڵبەتە لەوانەیە من دوا کەس بم مافی ئەوەم هەبێ لەسەر تەکنیک و لەسەر چۆنێتی بەرهێنان و میکانیزمی بەرهێنانی فیلمی سینەمایی قسە بکەم بۆ چونکە من ڕۆژنامە نووسم لە کۆتاییە لەوانەیە فیلمێکی دوکومانتاری بتوانم قسەی لەسەر بکەم بەڵام لە ڕووی تەکنیک و لە ڕووی هونەر و لە ڕووی سیناریۆ نووسین ئەوە باشترە هونەرمەندانی ئەم بوارە قسەی لەسەر بکەن بە تایبەتی ئەمڕۆ کوردستان بە دۆخێکی ژینگەیی و هەروەها لە ڕووی کەش و هەواشەوە بە دۆخێکی زەحمەتە تێپەڕابێ
هەر لێرەوە چمەنا ئەو پرسیارەی تۆوە تابان خان یعنی هەڵبەتە ئەمنەوە لەگەڵەوەی کات پەیوەندام و هەر لە ڕێگەی ئەم وەڵامەشەوە چمەنا و بابەتەکەی ترەوە کە ئەویش چی بکەین ئێمە لە چییە لە بەردەم چی ئاژین بەڕاستی پێش هەموو شتێک ئێمە ئەبێ بزانین لەسەر چی ئیشەکەین ئایا ئێمە لەسەر تێکچوونی سیستەمی ژینگەی ئیشەکەین یان لەسەر گۆڕانکاری کەش و هەوا ئیشەکەین چکە دوشتی جیاوازن دوو بابەتی جیاوازن ڕاستە گۆڕانکاری کەش و هەوا بەشێکە لە سیستەمی ژینگەی بەڵام کە کاتێ من ئەچم بابەتێک ئەکەم لەسەر مردنی نەورەسەکانی دۆکان دەریاچەی دۆکان ئەمە پەیوەست نییە بە گۆڕانکاری کەش و هەواوە ئەمە پەیوەستە بە چالاکی مرۆییەوە لەوانەیە خواردنێکی خراپیان خوارد بێت من لە هەنێ شوێنە بیست و ماڵێن ئەم نەورەسانە تەنانەت گۆشتی مریشکی فرێدراویان خواردووە کە ئەو مریشکانە ژەهر یعنی بەهۆی نەخۆشیەوە مردوون دوور نییە یعنی من ئەمە هیچ ئیسپاتی ئەمە ناکەم بەڵام ئەڵێم ئەمەم بیستووە دوور نییە بۆیە لێرە ئێمە لەسەر چی ئیشەکەین ئێمە لەسەر ئیمپاکت یان با بڵێن کاریگەری ڕاستە و خۆی مرۆڤ و هەروەها چالاکی مرۆڤ لە بەرهێمێنانی گۆشت و خۆراک و فرێدانی ئەم شتانە بۆ ناو ئاو بۆ ناو سروشت ئەبێ ئێمە تێبگەین لێرە بابەتەکەمان چییە يعني it's related to environmental degradation يعني پەیوەستە بە کۆی سیستەمی ژینگەییەوە تێکچوونی سیستەمی ژینگەییەوە پەیوەست نییە بە گۆڕانکاری کەشەوە بەڵام کە کاتێک باس لە گۆڕانکاری کەشەوە ئەکەین باس لە بۆ نمونە دیاردەیەکی وەک نەبوونی داباری نەکەین يعني لێرە نمونەیەکتان بۆ گەڕمەوە زۆربەی ساڵەکان 2 ساڵ 3 ساڵە من ئاگام لێیە لە قەراخ لە چیەکانی قراخ بە دیوی گەرمیانە باران کەمە بێتەوە بۆ ئەبێ لەمە تێبگەین لە ڕووی زانستی و ئەبێت تێبگەین بۆچی لە قەراخ بۆ دیوە ئایا هەورەکان هەر ئەوە نەئاویان پێیە ئایا خۆی ئەمە پرسیارەکەیە هەر ئەوە نەئاویان پێیە نەخێر ئەبێمە لە تیۆرێکی زانستی تێبگەین ئەوش ئەوەیە کە کاتێک هەورەکان بە ڕێژەیەکی زۆری شێوە بەسەر چیەکانە تێپەڕە بن لە کاتی بەرزبوونەوەیە بارگاویەکەی خۆیان دا ئەبارێنن ئەوەی کە ئەو هەورەی کەوا لە چیاکە تێپەڕە بێت شەی کەمترتی ئامێنێ بۆیە باران کەمە بێتەوە ئەمە کاریگەری چییە کاریگەری گۆڕانکاریەکە لە کەشە ڕوویداوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە ئەبێ لەم بابەتە زانستیانە تێبگەین ئێمە حکایەتێک دروستکەین لەسەر ئەمە خۆ نابێ یەکسەر دەست بۆ بابەتەکە بەرین باران کەم بۆ خۆ زۆر شتەیە ئەڵێن باران کەم بۆتەوە و تەواو هیچ نەما بەڵام ئەبێ تێبگەین لە خەڵکەکە تێبگەینین چی ڕوئەیە و هەروەها ئەگەر بێت و باسی مەسەن خۆڵبارین یان خۆڵباران ناوەکەی هەرچیەک ناوێکی لێنە ناوێکی لێ ئەبێ ئێمە تێبگەین ئەم خۆڵبارانە سەرچاوەکانی لەکوێن ئایا تەنها لە باشووری عێراقن باشووری عێراق مەبەستن ڕۆژاوای عێراق لە ڕەمادیەوە بەرەو شارەکانی وەک دێرەزور لە سووریا کە ئەم ناوچەیە سەرچاوێکی گرنگی خۆڵبارانن و هەروەها لە سینا بیابانی سینا لە مەسر و هەروەها لە ڕۆژاوای ئەفریقیا ئەبێ ئەمانە جیا بکەینەوە لە یەکتری جیان بکەینەوە ئەبێ ڕەنگی خۆڵبارانەکان بزانین خۆڵبارانێک هەیە سوورە خۆڵبارانێک هەیە سپیە ئەبێ بزانین لەکوێوە سەرچاوەکانیان وەرەگرین بۆیە لە کۆتاییەکەیە ئەگەڕێمەوە سەر شتێک کە لە سەرەتایە باسم کرد و ئەگەڕێمە سەرەوەش کە دووبارە یەکەمەوە ئێمە کە باس لە ژینگە ئەەکەین باس لە سیستەمی ژینگەیی ئەەکەین باس لە گۆڕانکاری کەش و هەوا ئەەکەین بەڕاستی لە بنەڕەتا باس لە زانست ئەەکەین ئەبێ لە زانست تێبگەین ئەبێ تێبگەین کە باسی چڕبوونەوەی گازە گەرمکەرەوەکانەکەین خۆ نابێ بە ناوی گازی ژەهراوی ناوێن لێ بدەین خۆی یەکێک لە گرفتەکان زۆر جار کاکسەرکەوت لە سەرەتایە باسی کرد ئێمە زۆر جار دەستەواژە و کۆنسێپتەکان بە هەڵا ینی بەکار تێرمەکان ببوورە کۆنسێپتە تێرمەکان بە هەڵا بەکاردێنین بۆ نمونە ئەڵێن گازە ژەهراویەکان نەخێر گازی ژەهراوی نین کاربۆن گازی ژەهراوی نییە میتان یان باڵێن میسان گازی ژەهراوی نییە ئەمانە گازی جەوهرین بۆ بوونی ژیان لەسەر زەوی بەڵام کە کاتێ چڕە بوونەوە و زیادەکەن ئەو کاتە گەرمی لەدەنەوە ئەبێ ئەم گازە لەو گازە جیا بکەینەوە کە لە ئەکسۆزی سیارەیەک دێتە دەرەوە بەڵێ ئەوە گازێکی ژەهراویە بۆ
چونکە ئەم گازە دەرەنجامی سووتاندنی سوتەمەنیە، ئەمە گازێکی ژەهراویە. بەڵام گازی کاربۆن ئەگەر کاربۆن نەبێت ئەوە زینەوەرەکانی ناو خاک وردیلەکان خۆراکیان نابێت. بۆی ئەبێ بەگشتی ئەبێ لەمانە تێبگەین، ئەبێ گوێ لە زانست بگرین، ئەبێ گوێ لە ئەو بەڵێ مامۆستا فەرموو. پرسیارێک لەبەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە باکووری ئەفریقا لە ئەفریقاوە نزیکە ئاومان نییە، بەحرمان نییە. ئێمە عێراق باسی عێراقەکەین، باسی کوردستانەکەین، باشە ئەفریقا بەحری بە دەورەوەی ئۆکەی ئەوی شەر خراپە، بەڵام باسی کوردستان بکەین. ئایا تا چەنی کە ئێمە ئەم تۆزە بەنداوەمان هەیە دەربەنی خان و دوکان ئاوەکەشی لەکوێیەت سەرچاوەکەی لە تورکیا و ئێرانەوەیەت. ئێمە من بیستم کە لە ئێران لە ناو شاخەکانە ئەشکەوت ینی بە نهێنی گلدانەوەی ئاو دروست کراوە. باشە ئەمە باز ناکرێ، نازان بۆ کەس باسی ناکە، حکوومەتیش گوێی نایەتێ. گلدانەوەی ئاو کراوە. باشە ئەگەر لە شاخەکانی ئێرانەوە بەرەو باشووری کوردستان ئاو گل بدرێتەوە بە نهێنی بە دزیەوە، لە تورکیاشەوە بەنداوێک دروست کراوەوە هیچ وە تەکیدم شتی تریش دروستەکەن ئاو نامێنێ. بەچی هەور دروست بێ ئەگەر ئاو نەبێ؟ هەور لە بەحر و لە ئاوە خەستە بێتەوە و ئاویەتە خوارەوە، بارانیەتە خوارەوە. ینی سەیری کە ئەو خەتەرە گەورەیەکە لەسەر ئێمەیە. لەسەر ئەوە چ زانیاریەکە هەیە؟ بزانی تابان خان ئەمڕۆ هەموو جیهان لە بەردەم گۆڕانکاری کەش و هەوایە و هەموو وڵاتێکیش هەوڵەدایە بە هەموو شێوەیەک سەرچاوە سروشتەکانی خۆی بهێڵێتەوە و دەوڵەمەنیان بکات، ناتوانانی ڕێگەیان لێ بگریت. ئەبێ ئێمەش پلانی خۆمان هەبێت، ئەبێ لە ڕووی دۆکیومنتاری و لە ڕووی هوەری و لە ڕووی سیاسی و لە ڕووی کللتوری و لە هەموو ڕوویەکەوە کار لەسەر ئەمانە بکرێت. ئەوش چۆن؟ ئەوش دەستگرتن بە سەرچاوە سروشتەکانەوە. بۆ نمونە ئێمە خاکمان هەیە، ئێمە ئاومان هەیە، ئێمە هەوامان هەیە. ئەم سێشتە جەوهرین، ئەم سێشتە پێکەنێری سیستەمی ژینگەین. ئەبێ چۆن ئیدارەیان بکەین، چۆن بەڕێوەیان ببین، چۆن بیان پارێزین. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە ئەمڕۆ خاک کەوتو دەبەردەم مەترسیەکی گەورەوە، ئاویش لە بەهۆی نەبوونی ڕۆپۆشی ڕۆکی. ئێمە ئەبێت چۆن بتوانین ئەو بڕەدارەی کە هەمانە لە کوردستان، ئەو بڕە سەوزایی هەمانە لە کوردستان چۆن بیان پارێزین، چۆن زیادیان بکەین. ئێمە ئەبێ ئەو گیانەوەرە کێویانەی کەوا ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە فراوانبوونی دارستانەکانە ئەبێ زیادیان بکەین. بۆیە کە باس لە بەرهەمهێنانی فیلمی دۆکیومنتاری یان فیلمی فیکشن ئەەکەینەوە یان بەگشتی بەرهەمی هوەری، یعنی مەبەستم شانۆیە، میوزیکە، هەر بەرهەمێکی ترە کە باس لەمانە ئەەکەین، ئەبێ تێگەشتنێکی فراوان هەبێ بۆ سیستەمی ژینگەی و ئەبێ بگاتە خەڵکیش. لە کۆت ئەفو کا خالیت جۆن لێمە بەڵێ گوێن لێتە کا خالید بۆی زۆر لە کاتەکە نەگرین، پێم باشە بزانم لە کۆتاییە ئەگەر سەرنج و بۆچوونێکت هەیە یان ئەگەر بابەتێکت ماوە، شتێکت ماوە گەر بۆمان باز بکەیت بیڵیت زۆرم پێ خۆشە. دوا بەڕاستی قیامەت ئەگەر هەبوو. بەڵێ بەڕاستی پێم وایە یعنی مەسلەی ژینگە تەنها لای ڕۆژنامە نووسان نەمێنێتەوە. یەکەم جار پێویستمان بۆیە تەنانەت لە ناو میدیاشە ئێمە بداخەوە تا ئێستا لە ناو میدیایە ڕۆژنامە نووسی تایبەتمان نییە بە ژینگە، نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراق و لە هەموو جیهانی عەرەبیشە، چونکە من تەنها لە عێراقشە ئیش ناکەم، تەنها لە هەرێمی کوردستانە ئیش ناکەم. من بەشێکی ئیشەکانم ئەکەون لە جزائیر و مەغریب و تونسەوە. یعنی ئەمە گرنگێکی باشی پێ بدرێ بۆ چونکە لە کۆتاییە کۆکردنەوەی داتا و حکایەت و ستۆری زۆر لەسەر ژینگە و لەسەر گۆڕانکاری کەشوهەوە. ئەو کاتە ئێمە ئەتوانین خەیاڵی هونەرمەندەکانیش بجوڵێنین، خەیاڵی دەرهێنەرەکانیش بجوڵێنین و هەروەها بابەتێکی پڕ لە زانیاریش پێشکەش بەوان بکەین. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە ئەبێ هونەرمەندانیش بەڕاستی ینی ئیتر
ئەم هەموو کتێبەی لەسەر ئەدەب لەسەر معاناتی یعنی با کەمێک ڕوون بم لە قسەکردن ئەمە دو قسەمای کەم ئێمە زۆر خەریکین بە ئەندێشەی ئینسان و وجودیەتی ئینسان و خەمەکانی ئینسان و بەڵام هەموو خەمەکانی ئێمە هەموو کتێبەکانی ئێمە هەموو کتێب و شعر و ڕۆمان و شانۆ و میوزیک و گۆرانیەکانی ئێمە بەرگەی 1 دقەی بێ ئاوی ناگرن 1 دقە بەرگەی 1 دقە بێ ئۆکسجینی ناگرن بەرگەی 1 دقەی بێ خاکی ناگرن بۆیە بەبێ ئۆکسجین و بەبێ خاک و بەبێ ئاو ئەوە کەس لا ناکاتەوە کەس گۆرانیەک بۆ 1 دقەش گوێ لێ ناکرێت ئەمە دو قسەی منە بڵێ مامۆستا سەرکەوە ئەگەر ئەیزنم بەی بزوتنەوەیەکی ڕواندنی ڕوەک هەیە لە هەموو جیانە بڵاو بۆ تۆ ئێستا لە هندستانەوە دەستی پێکرد هات بۆ بەریتانیا خەمیەوە نەبێت لەی بڵوشتیان نییە ینی شتێک نییە بڵێ کە لە سەرمانەکەوێ بەڵام تیشێرتێکیان نامێ ئەمڕۆ Save the Soil جا نازانم ئاگاداری بەڵێ زانایکی هندیە بۆ چەند ساڵێکە خەریکی ئەو بوارەیە سادگورو زۆر باسیەکاڵی خاک بپارێزن خاک بڕوێنن ڕواندنی ڕوەک زۆر گرنگە و هەروەها ئەو پەیجەی ئێوە پەیجەکەی گۆیژە نازانم ئەوەی فەیسبوک مامۆستا ببورە من ناهی من نییە من ڕۆژنامە نووسم ئەوە بزوتنەوەی با زۆر نەڕۆین مەبەستمەوە بوو ڕەواجی پێبن وەکو لایەنێکی چالاکەوانی خەڵک ئاگادارکەینەوە کە پەیجی گۆیژە بپارێزن با ئاگاداری شتێک بین هەنێک گروپ هەیە دژی با بڵێن ئەو گروپانن ئەمانە ئەو با نەکەوینە بەرە و گروپانەوە ئەوە کێ ئارەزووی خۆیەتی ئەچێ بەشداریەکەیان نە بەسێمە تەوەرەکە ئەوەیە کە چۆن ژینگە هەوڵدەین لە خزمەتی فلیمسازی لە خزمەتی ژینگەیان بێت ئێمە کێشەیەکی زۆر گەورە هەیە لە ناو فلیمسازانە ئەبێ زۆر سەرنج خینە سەرەوەمە پێم خۆشە بیکەمە کۆتای بابەتەکەمان چونکە کاتەکەمان من کاتم تۆزێهینە ئەمڕۆ کاتەکەم تەنگە برادەرانی فلیمسازان منەمە لە کۆتایی قسەکەمایە لە کۆتایە موانەیە ئێڵێم برادەرانی فلیمسازان فیلمەکانمان با بەس بۆ پیاوەکان ژنەکان نەبێت بەس بۆ مرۆڤەکان نەبێت لە ناو فیلمەکانە لە ناو ڕووداوەکانە خاک و ئاو و هەوا و بوونەوەرەکانی تر حزوریان نییە غایبن ئەمە گەورەترین خەلەلی فیلمی کوردیە چۆن فیلمێکەکەی تۆ باسی جوتیارەکەی بەڵام زەوی نابینین خاکە نازەکە نابینین ئاوەکە نابینین ئاژەڵ نابینین فیلمی کوردیم بینی و باسی لادەی کردووە کاک خالیجان من لە لادەیە ژیاوم تۆ باشانازی وڵێ لادێ هەیە ئاژەڵی تیانە بێ مریشکی تیانە بێ پشیلەی تیانە بێ سەگی تیانە بێ آخر ئەمە چۆن فیلمێکە فیلمی کوردیم زۆر بینیوە ئاوایە کاکە ناکرێت چۆن بێ بەشێکی ئەویش لەو ژینگەیە ئەویش بابەتێکە لە چیرۆکەکانت لە بێ خزمەت کات ئەبێ لەگەڵ یا بێت فیلمی کوردیمانەیە باسی زەمنێکەکە ئەو زەمەنە پێشتر گواستنەوەمان بە کەر و بە ئەسب بووە ئێستر بووە ئەسب بۆ گواستنەوەی بەپەلە بووە خێرا بووە ئێستر بۆ بارە قورسەکان بووە کەروەکو تەکسی ناوشار بووە فیلمەکانمان درامامان هەبووە تیای نییە چۆن ئەبێت کا خالید تۆ لادێ هەبووە لە لادیەکانە ما هەبووە کەری نەبێت بۆ سادەترین شت نەبێ کا خالید جۆم لە وەڕێی سەگ نەبووە ئەمە بێژەوەی وەڕە جیایە حەپە جیایە پرمەی ئەسب جیایە حیلەی ئەسب جیایە نابێت تۆ ئەسفر لە کاتی غاردانە پێشاندا پرمەی هەبێت چونکە ئەمە زمانە هەر ئاژەڵە و زمانی خۆی هەیە بێ بزانی لە کاتێکە سەگ کاتێ قروسکێنێ بێ بزانی لە کاتێکە لە چی کاتێکە قروسکێنێ نابێ بۆ هەموو کاتێکە بەکاری بێنی کاتێکە ئەوەڕێ وەڕینەکانی هەر یەکەی زمانێکە ئەمانە چۆن ئەبێ لە فیلمانە بێت
من ئەوە بێجگەلەوەی هەر هەمووی بەغەڵەت بەکاردێ بەڵام فیلمەکانمان کە خاڵی بوون لەوانە کەواتە تۆ ئاگامان لە سروش نییە ئاگامان لە ژینگە نییە اینجا بۆیە من دەستخۆشی لە کاک خالی دەکەم بەرنمەکە تێروتەسەل و گەرم و گوڕ کرد تابان خان زۆر سپاس و زۆر سوپاسی برادران هەر هەمووتانەکەم خۆشەویستیم بۆ هەر هەمووتان کە هاوکارمان بوون بە کۆمنتە جوانەکانتان وانەکەتان تێروتەسەل کرد نامەوێت زۆر کاتان بگرم شەوێکی خۆش بۆ هەموو لایەک و بە هیوای بەرنامەی بە پێستر کاتێکی خۆش زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کاک سەرکەوت تابان خان هیوادار